بەناوی خوای گەورە و میرەبان ئەزیزانی خۆم خوشک و برا بەڕێزەکانم سڵاوی خواتان لێبێ. سوپاسی خواکەین کە بۆ لەش ساغی و تەندروستی کۆبووینەتەوە، بۆ نەخۆشی و بۆ ناخۆشی کۆ نەبووینەتەوە. سوپاسی خواکەین لەو دەقەی کە کۆبووینەتەوە بۆ گوێگرتن لە قسەیەک، لە بابەتێک، لە سمینارێک، لە چالاکیەک. ئێمە لەو جۆرە نین کە کۆبووینەتەوە بۆ ئەوەی کەی عیلاجی کیمیایی وەرگرین، کەی سەرەی عەمەلیاتمان بێت. لەم دەقەی کە لەگەڵ ئێوە قسە دەکەم ئەزیزان، دڵتان بە لەش ساغی و بە تەندروستی و بە ماڵ و بە خانەوادەی خۆتان خۆش بێت. دەیان و سەدان هەیە لە نەخۆشخانەی هیوا، لە نەخۆشخانەی نانەکەلی، یان لە هەرێکێک لە نەخۆشخانەکانی تر لە سەرەی عیلاجایە، لە سەرەی فیزیۆسیراپیایە، ڕادیۆسیراپیایە، کیمۆسیراپیایە، هەموو ئەو سیراپی و هەموو عیلاجانی کە هەیە، یان گەنجە جوانەکان ڕەنگە عەجیبتان لێبێ خەڵکێک هەیە لە تەمەنی جەنابتانە و هەر بۆ ئەم تەمەنەی جەنابتان، بەڵام بەداخەوە گورچیلەکانی ئیش ناکا و لە سەرەی ئەوایە کەی یەکێک ناو بنووسێت بی ناقز بێ و ئامادە بێ گورچیلەیەک ببەخشێت بە پارە 2 دەفتەر 3 دەفتەر کێشەمان نییە، بەس ناوی بنووسێ یەکێک پەیدا کات و تەلەفۆنی بۆ بکەن بڵێن وەڵا گورچیلەیەکی بی ناقز پەیدا بووە و دەی وەرە خۆت بگەێنە حلە، یان خۆت بگەێنە ئەمارە، یان خۆت بگەێنە وەکوڵێت یەکێ لەو شارانەی ئەو جنوبە کە ئێمە ئاگادارین. بۆیە سەرەتا بەڕاستی هەر بەوە دەست پێ دەکەم کە خۆشبەخت و ئاسوودەین، ئەلحەمدولیلا خوای گەورە لە ساغ و تەندروستی کردوین. ئەزیزان، ئەگەر شاشەکە نازانم هەمووتانەی بینن یان نە، هەمومان هەوڵی شەهادا ئەدەین، هەوڵی بڕوانامە ئەدەین، هەوڵی خوێندن ئەدەین، هەوڵی ماڵ و خێزان و خانەوادە ئەدەین. یەکێک لە دیبلۆمە، یەکێ لە بەکالۆرۆسە، یەکێ لە دوکتۆرایە، یەکێ خۆی حازرەکە بۆ پەرلەمان، یەکێ خۆی حازرەکە بۆ وەزارەت، خوا پێم نەگرێ، یەکێک خۆی حازر کردووە بۆ ژنی دووەم، یەکێ خۆی حازر کردووە بۆ مناڵ، یەکێ خۆی حازر کردووە و سەرەی جەدوەلی دانا پێکەنن. نازانم بێ کێ بێ، بڵێ مێردەکەی من نەبێ دکتۆر زانیەتی. بۆیە یەکێک جەدوەلی کوڕی داناوە، یەکێک جەدوەلی کچی داناوە، یەکێک ئەڵێ 3 کوڕم هەیە و حەزەکەم کچ بێ، یەکێ 3 کچی هەیە و حەزەکەم 4م کوڕ بێت. هەموو ئەمانە ئەمڕۆ بۆ بابەتێکە کە من ئەمڕۆ کۆم کردێتەوە هەمووی بۆ بریتە لە هەپینس، بۆ دڵخۆشی، شتێکی تر نییە. یعنی ئەویان بە بڕوانامەکە دڵی خۆشە، ئەویان بە پارەکە دڵی خۆشە، ئەوەیان تر بە شەهادەکە دڵی خۆشە. بۆیە ئەساسی ئیش و کارەکانی مرۆڤ بریتە لە دڵخۆشی. یعنی بۆچی خواردن نەخۆین؟ بۆ دڵخۆشی. ئەگەر بزانین کفتە و شفتە و کوبە دڵمان خۆش ناکا و بەقەت وە کۆلە ساوەر و قەرەخەرمان دڵمان خۆشەکە، وەڵا بە دڵنیای هەموو ڕۆژێ ساوەر و قەرەخەرمان نەخۆین. کابرا بۆیە ئەچێ بۆ دایسێدا و ئاوا کفتە و شفتە ئەخوا و داوەتی خەسوویە خوا لە بەرەوەی ئەلاساس دڵی خۆشە بێ و دڵی ئاسوودا بێ. بۆیە هەر کاتێک خواردن بوو بە دڵ ناخۆشی ئەبێتە ئینتەلا و ڕشانەوە. هەر کاتێک مناڵ زۆری بوو بە هۆی دڵ ناخۆشی ئەگاتە جیابوونەوە و بێتاقەتی. هەر کاتێک پارە زۆری بوو بە دڵ ناخۆشی ئەگاتە خیانەت و بێتاقەتی و ناڕەحەتی و جیابوونەوەی ژن و مێردەکە و ئەڵێ دکتۆر 100 خۆزگەم بەو کاتی کە پارەمان نەبوو، 100 خۆزگەی بەو کاتی کە 300-350 هزار دینارمان هەبوو، زۆربەی 20 مانگ و 25 مانگکان تەواو بوو، بەڵام 5 ڕۆژ 6 ڕۆژ لەسەر ویلە ڕۆشتین، لەسەر ڕینگە ڕۆشتین، هەر وشکەی ماڵمانە خوارد، بەڵام زۆر دڵخۆش و دڵ ئاسوودە بووین. بۆیە هەپینس ئەمڕۆ کە باسی دەکەم هی ئەوەیە کە بەدوایە بگەڕین. هەوڵە دەم لە 40 دقەیەکە کورتی کەمۆکە ئایا هەپینس بەدەست دێت؟ ئایا دڵخۆشی و دڵ ئاسوودەی مەرجە بە پارە بێ؟ دکتۆر تۆ پێمان بڵێت جوانی مەرجە بۆ هەپینس؟ ئایا ئەوانی کە جیابنەوە بەشێکی زۆریان جوانەکان نین؟ ئەو پیاوانەی خیانەتەکەن بەشێکی زۆرینەیان جوانەکان نین؟ ئەو کەسانی کە ژن و مێردن شەڕیان هەیە و ئاژاوەیانێ بڕۆن لە پارێزەرەکانەوە بپرسن، بزانە کچەکە و کوڕەکە دڵ نایە سەیریکە، تۆ ئەڵەی باشە هەی خوا بیگرێمە هەر ئەوەیە داینێ و بەس سەیریکە، بەس هەموو ڕۆژێ سێڵفی لەگەڵا بکرێت چۆن دڵت دێ ئەمە جیایکەیتەوە؟ پیاوەکانە چی خواکە من لێی جیاب مۆسیە بەردەێنێم، بڕۆ پیرۆزی تۆ بێ، بڕۆ ئەو دەرد و بەڵایە بۆ تۆ جابزانە چۆن عاقڵتەکە بۆ ئەژداد و ئاباوت. بۆیە ڕاستە پارە خۆشە بە شەرت نییە مەرجی هەپینس بێت، ڕاستە جوانی خۆشە بە شەرت نییە هەپینس بێت، تەنانەت بۆ بڕوانامە و بۆ زۆر شتەکانی تر. بۆیە هەپینس دڵخۆشی و دڵ ئاسوودەیەوە. بۆ معلوماتی جەنابتان یەکێ لە مژدەکان کە خوای گەورە بە مرۆڤەکانی داوە لە قیامەت ناخۆشی و دڵتەنگی نامێنێ و دڵخۆشی و ئاسوودەی بەردەوام بێت. ئەمە هەدەفەکەی قیامەتە. ئەگەر بڵێ جیاوازی قیامەت و ئێستا چییە؟ دڵت ناخۆش نییە بە هیچ شتێک، خەفەت ناخۆی نە بۆ دنیا نەبووە بۆ داهاتوو، خەفەتی ماڵ و مناڵت نییە، خەفەتی خان و ڤیلا و بەزم و ڕەزبت نییە، کەواتە دڵخۆش و ئاسوودە بی، کەواتە ئەوە بەهەشتا. ئەوەی کە زۆر جار
مامۆستایانی ئاینی گوێم لێ بۆڵە چی تۆ توانی لە ماڵی خۆتا لە ئێستەوە بەهەش دروستکەی قسەکەی ڕاستە تۆ توانی لە دڵ و دەرونی خۆتا بەهەشتێک بۆ دروستکەی تۆ توانی لەگەڵ پیاوەکەی خۆتا یان لەگەڵ خێزانی خۆتا یان لەگەڵ مناڵەکانی خۆتا هەر لە ئێستەوە هەپینسێک و دڵخۆشی و دڵ ئاسوودەی بۆ خۆ دروستکەی بۆیە هەپینس هەموو هەوڵ و کۆششی دنیا و قیامەت بۆ هەپینسە یەکێک نوێژی زیاد دەکات یەکێک زەکاتێکە دات لەو ڕۆژگاری کە خەڵکێک هەیە ئامادە نییە پارەی خۆی بداتە کوڕەکەی و کچەکەی خەڵکە ناسمە لە کاکتۆر باوکمە ناسیێڵم بەڵێ ئەڵێ خۆ تۆ هەستی پێکەی بوونێڵم ئەرەوەڵا بوونێ ماشەڵا زۆر شتیە دکتۆر جان و توێتی من خۆمم ژن و ماڵم خۆم بۆ خۆم هێناوە خۆم پێگانەوە یەک دینارداندا دەم بە ئێوە بڕۆن خۆتان پێ بگێنن کاتە خۆ هەموو ڕاکەڕاکی دنیا و ڕاکەڕاکی قیامەت و دڵخۆشی و دڵ ئاسوودەیەکان هەمیشە بۆەوەیە کە چۆن بتوانانی دڵخۆشی بۆ خۆت بۆ چواردەور دروستکەی بەڵام ئایا هەمومان پێی دەگەین ئەمە قسەیەکە کە حەقەیە لە خۆمانی بپرسین ئەم کاتی کە ئێستا گوێ لە منەگری ئەو بەڕێزانش کە دوای سەیری ئەم ڤیدۆیەکەن ئایا تۆ هەپینس و دڵخۆش و دڵ ئاسوودەی یان زۆرشت هەیە لە خۆتت کردووە بە دێوەزمە جا بە تایبەتی ئەمە کە لە واقعی ژیانی خێزان و خانەوادەکان و ئەو بەڕێزانش ڕەنگە زۆر جان نزیک بن ینی دیقەتە دەی سەرەکەی دوانن ئەمەنە نەکبەتن زۆر شتیان هەیە بەڵام دوو سێشتی زۆر کەمیان نییە سەرەکەی تەرکیزی کردوتە سەرەوە باوەڕتان بێ من ئافرەت لە بەردەستما لە کاتی سۆنەرە دەستی کردە گریانە بەرەو تومە سۆنەرەکە کچە بەعکسیشەوە هی وایە لوشکە لوشک و باوکە ڕۆ چییە وەڵا پێم و تۆ کوڕەخوا مەرگ باشە خۆ وەڵای دوعام کرد خوایە دەبا قبول بووە ئەمیان سەرەکەی داوای کچەکات ئەوی تریان داوای کوڕەکات ئەمی تریان هاتووە سۆنەرەکات بەشم و خوای حەمل نەبێ بەشم خوای حەمل دکتۆر نەڵی حەمل نەڵ جەڵدە لێمەدا ئەمیان بەس خواخوایەتی نەڵێم حەملە چکە لەبەرەوەی بەتەمان نییە و بەرنامەی نییە و بەعکسیشەوە ئەوی تریشیان هەر لەم ماوەیە تقریبەن لە خستخانی بەخشین 10 ساڵ 12 ساڵێکە بوو ینی بە تەقریبی سەر و 10 ساڵ بوو هەر ئەوە نەوتم سۆنەر بوو بە یەک فیزاحێ پیا و گریان ژن گریان چونمە سەمە 10 ساڵە 12 ساڵە کەواتە هەر یەکەی بە دوای نقطەیە کاگەڕێ من ئەمێ ئەمڕۆ ئەوە بڵێم کێڵێ ئەو خاڵەی تۆ بە دوای هەپینسیاگەڕێی ئەمە هۆکاری خۆشببختی و ئاسوودەیە کێڵێ ئەمە بۆ خۆی نیعمەتێکی زۆر گەورەیە بۆ زۆرمان نەبینی بە دوای گڕگڕ بە دوای مناڵ و کوڕ بوو دوای ئەو کوڕە بوو بە بەڵابۆی بۆ زۆرمان نەبینی ژنەکە و پیاوەکە بە دوای دەوڵەمەنی بوو دوای سەری تێنا و دەعوە و بانگەوازەکەشی نایەبانی ئێستا هەمومان دوعاکەین ئەڵین خۆزگا پارەی نەبوایە خۆزگا کورسی نەبوایە خۆزگا منسەبی نەبوایە خۆزگا لە حکومەت نزیک نەبوایەتەوە خۆزگە بە خۆزگایە هەر کابرا 300 400 500 هزارەکەی جارانی هەبوایە لە لێواری مزگەوتێکا لە سوچی مزگەوتێکە گەلێ باشتر بوو بۆ دنیا بۆ قیامەت ئێستا خەسی لە دنیا وەلئاخرە بۆیە هەپینسەکان بەڕاستی تەنها ئێوە نایبینن جاری وایە چواردەورەی بینە کە ئایا خۆشببخت و ئاسوودەی ئایا خۆشببخت و ئاسوودەی یان بێتاقەتی و ناڕەحەتی و وەکوڵێ زۆر ڕەزالەتی بۆ دروست کردوویدە کتێبێکەیە بە ناوی What is the happiness؟ طبعا کتێبێکە زۆر جوانە کتێبێکی نزیە پێم وانێ کراوە بە کوردی بەس بە کورت و مختصر ئەڵێ لە خۆت بپرسە چی شتێک تۆ خۆشببختەکە ئەمە زۆر گرنگ و مهمە مرۆڤ جاجات لە خۆی بپرسێت ئەگەر ئەهلی دین و عیبادەتی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئایا زەحمە نەبم ئاەتت لەبیرە بە ئیلای ئەداتی استثناکە مامۆستایان بۆیان باس کردوین کە هەدەفی هاتنی دکتۆر بەختیار بۆ پرۆفیسۆری نییە بۆ دکتۆران نییە بۆ عیادەی قەڵەباڵغ نییە بۆ زانکۆ و پەیمانگان نییە بریتە لە عیبادەتێک جا بە 5 ساڵ بە 10 ساڵ 5 ساڵ ڕاستە ما دەوامی زانکۆش عیبادەتە تۆی بەڕێزش چێشت و نان و ماڵ و خزمەت هەر عیبادەتە ئەوی تریش دەعوە و باگنەواز هەر عیبادەتە ئەوی تر ڕەنگە کەسێکی تر سیاسەت بکار عیبادەتە بەس زۆر گرنگە تۆ ئەم پرسیارە لە خۆت بکەیت چی شتێک خۆشببخت و ئاسوودە مەکە خۆشببختی و ئاسوودەی لای جەنابەت چییە هەر کاتێک کە ئەم پرسیارت لە خۆت نەکرد ینی بەسەن بەڕێزی وا هەیە جاریان لەگەڵ ژن و مێردێکا دانیشتم زۆر بێزار بوون ینی خەریب بۆ گەشتە جیابوون و ئەوی کاک دکتۆر ئەوە تۆ شاید بە حەزەکەم ئەم پیاوە نقطەیەک دابنێ بڵێ من تا ئەم خاڵە ئەڕۆمی تر بەسە لە پارەیە زۆرمان هەیە لە خانووە زۆرمان هەیە لە سیارەیە زۆرمان هەیە لە پارەی خواردخەوتووە زۆرمان هەیە لە باخە هەمانە حەزەکەم پێی بڵێم ینی بە کابرام و دەیوت وەڵا بڵێن چی نازانم وەڵام پێ نییە یوتم وڵای خۆ خێزانە لە تۆ ئاقلترە کاکە عاجز مەبە ئەمە بڵێ نقطەیەک دابنێ بڵێتە دوایین جا هێواش واجیتر ینی تقریبا هەردووکیان نزیکی 40 ساڵ بوونەوەی کاکتۆر تەسەور کرد جا ئاوە خێزانی زۆر عاقڵ بوو ئەوت هەردووکمان عەمرەمان نەکردووە
دایک و باوکی هەردوو لاکشمان عەمرەی نەکردووە. دایک و باوکی من وان نزیکی 65 و 70 ساڵە هاکا مردوو لە دەستیان چوو. دایک و باوکی ئەویش نزیکی 70 و یەکی دایکی 65 ساڵە باوکی 70 ساڵە هاکا ئێمە عەمرەمان نەبێت. دایک و باوک عەمرە نەبێت. ئەوە حەج هەر وازی لەبێنە. ئەوە زەکات و بەزم و ڕەزم هەر زۆر کز و لاوازین دەی کەواتە زەحمەت نەبێ بۆ چۆچین. پێم خۆشە پێڵم ئەڵێم بۆ چۆچین تا چۆ ئەمە تا ئەم ڕاوە دینار و ئەم سێ شەفت و چوار شەفت و غێرە بێت هەدەفێکە بێ. خۆی مەسا ئەم ڕۆکە کۆبووینەتەوە بەشێکی بۆ ئەم هەپینسەیە. وەڵام من ئەمڕۆ عیادەی خۆم بەجێشتووە بەس غێرە بێ بە دوای هەپینسا بگەڕێن. ئەو پەڕێزە دوکانی بەجێشتووە غێرە بێ هەپینس ئەو بەڕێزەی تر لەوا چێت ئەمڕۆ موعیدێکی زۆر زەرور هەبوو بێ کەواتە زۆر گرنگە مرۆڤ هەمیشە لە ڕێی ئەم کتێبەوە و لە ڕێی ئەم جۆرە سیمینارە و لە ڕێی ئەم جۆرە چالاکیان و هەمیشە لە خۆمان بپرسین ئایا چی شتێک ئێمە خۆشبەخت و ئاسووداکە. چونکە گەرم پرسیارە لە خۆت نەکەی خوشکم برا بەڕێزەکەم بە دڵنیاییەوە بە فەتاراتە چی لە دنیاە. ئەگەر وەکو سەحابە جاران یەکێک شەو نوێژ وە کۆڵێت مرتاح و ئاسوودەی کاو یەکێکی تر بۆ نمونە عیبادەتەکان و یەکێکی تر خێر و چاکە و یەکێکی تری سە من کەسێک ئەناسم لە سلێمانیە ئەڵێ دکتۆر گڕگڕ ئەکەوێتە 25 مان کابراوتەنی کێچەکەوێتە کەوڵم خواخوامە 29 مان کەفارەتی منداڵێ دوو منداڵی بێ باوکمان کردووە خۆم و خێزانم کە ئەوە ئەدەم ئیتر فۆرماتە بم وەڵای زۆر گرنگە. ئافرم بۆ ئەم بەڕێزەی کە ئاوا دۆزیوت یەکێکی تر حافظ قورئانە یەکێکی تر دەعوە و بانگەوازە یەکێکی تر دەرز و دەورە خوشکێک بەڕێز لێرێ ئەڵێ سێ چوار شوبرا و سێ جوار دشم هەیە زۆر نامە بەستە پۆشتەیان بکەم بەڕێزێکی تر ئەلێرەیە ئەڵێ دووسێ ئاوەرزاوەم هەیە ئەهلی نوێژ دین بەڕاستی هەموو دەعوەتم سەردانم عیلاقاتم پیاسەم گەڕانم چوونە دەرەوەکانم لەگەڵیان هەدەفمە زۆر لام گرنگە بەڕاستیم ئاوەرزاوایانە کەم تا زۆر ببن بە ئەهلی نوێژ و ئەهلی مزگەوت بەڕاستی تۆ توانیوتە بە دوای هەپینسی خۆتا بگەڕێ. بەڵام هەر کاتێک نەتزانی بۆ چۆچی و نەتزانی بە تەمای چیت و نەتزانی لە چۆ هاتی بۆچی هاتی بۆ چۆ دەڕۆی ئەو سێ پرسیاری کە زۆر گرنگە و ئەتوانین بڵێن لە ئەوروپا و لە ئەمریکا بنچینەی هەموو ژیانە بۆچی هاتووی بۆ چۆ هاتووی لە چۆ هاتووی بۆ چۆ دەڕۆی. ئەو پرسیارانی کە بەڕاستی زۆر جار ئەڵێن پرسیاری فەلسەفیشە بۆ ئەساسی هەموو مرۆڤایەتیە. هەر کاتێک مرۆڤ توانی ئەم سیانە جواب داتەوە بە ئاسانی باوەڕ ناکەم بۆ پارە بخزێت بۆ کورسی بخزێت بزانێت لە چۆ هاتی و بۆی چۆ دەڕۆی بزانێت سندانم لە پرۆفیسۆرێکە دا دکتۆر بەختیار بە تۆشەوە لەو دەقەی کە ئەمری ئەڵێن چی تەرمەکە بێنن وایە چەند جار لە تازیە بوویت ئەڵێ تەرمەکە بێنن ئەڵێ مردووەکە بێنن ئەڵێ فاتحایەک بدەن لە مەرحوم لە خوا لێ خۆش بوو ئیتر دکتۆری چی و پرۆفیسۆری چی و دالی چی و فڵانی چی و وەڵای زۆر بە دەگمەن جار وای لەسەر قەبرەکەش ناینووسن. کەواتە ئەگەر بەم جۆرە بیرکەینەوە ئەم قسەیەم بۆ خۆشم و بۆ ئێوەشەوە بۆ جەنابتانە ئەو وەختە تۆ تەرکیزی خۆشیت ناکەیتە سەر بەس ئەمەلیات دووتم بکردا ئیتر دنیاش بشمرد مایەقەینە خۆ ئەوە عەقڵە بەس کوڕێکم ببوایە ئیتر نییە بشمرد مایەقەینە تو خۆ ئەوە عەقڵە بەس سارێکم بکڕایە ئیتر نازانم چی ڕانجێکم بکڕایە ئیتر کەواتە مانەوەیە گەردنم ئازا کە تۆ نەتوانیوە بە شێوازێکی زۆر تەندروست بە دوای هەپینسی خۆتا بگەڕێ. باش چۆن دڵخۆش بین دکتۆر عولەمایان ئاسانیان کردووەڵێن هەر کاتێک تۆ توانیت چێژ لە شتەکان وەرگریت تۆ دڵخۆش و ئاسوودەی. با بە نەوعێکی تر بیڵم پیاوێک ئەگەر چێژ لە خێزانەکەی خۆی وەرنەگرێت ئینجۆی نەکات چێژی لێ وەرناگرێ نەک چوار ژن چوار لای دە و چواری تری بۆ بێنەوە ئاوا وەکو شانشەی هینە جاران 75 مەغزە نەبوو ئاوا بۆی بگۆڕە بە دڵنیاییەوە مرتاح و ئاسوودە نابێت ئەگەر چێژ وەرنەگرێت. دێ ئەمەیە لەگەڵ ڕێزما پیاوەکان عاجزمە بن با تۆزە سەر خەمەسەر ئێوە دوایش سەرەی ئەمان دێت ئەڵێ کاکتۆر من لە پێشی سیارەکەەوە دانیشتومە ئەوە ئاوا من لە تەنیشتیەوە بە دڵ و بەجان خۆم گۆڕیەوە سەرەکەم ڕاداری سەیرەکە سەیرەکەم چاو شەحنەکاتەوە سەیرەکەم سەیری ئەم لا ئەولاکە سەیری ئافرەتی بێگانەکە کەواتەمە ئینجۆی نییە ئەمە چێژبینینی نییە چێژبینینی نییە لە سیارەکەی خۆی لە ماڵی خۆی یەک مناڵی هەیە چاوی لەوەیە کە یەکێکی ترسیانی هەیە معاشێکی هەیە چاوی لەوە یەکێکی تر زیاترە کەواتە هەر کاتێک چێژوەرگرتن نەبوو قیمەی چێژوەرگرتن بریتە لەوەی کە تۆ بتوانیت ئەو شتەی کە هەتا بە هی خۆتی بزانی بە باش و چاک و مەزبوطی بزانی چاوت لە کەسەکانی چواردەور نەبێ و ئەو حیسەی کە هەتا عولەمایان زۆر جوانەڵێن ئەڵێن جارجار سەیری خواری خۆت و جارجار سەیری سەری خۆت بکە بۆی بێزار نەبی و بێتاقەت نەبی سەرێکی خواری خۆت بکە ئەگە تۆ کوڕت نییە هەیە نەخۆشە ئەگەر تۆ کچت نییە هەیە نەخۆشی خەستەخانەی بۆ نمونە هیوا و نانەکەلیە
ئەگەر تۆ بۆ نمونە سیارەت نییە خەڵکەیە خانۆکەشی فرۆشتۆ بۆ عیلاج و هەموو ئاواتی ئەوەیە کە من سۆنەری بۆ کەمەڵێ دکتۆر دڵم تەقی دەبڵێ ئەو من سۆنەری بۆکەڵم دایە دەبۆ سەڵ دڵم تەقی بەس بڵێ هەڵی نەداوەتەوە دەبڵێ بەس هەڵی نەداوەتەوە یعنی هەموو ئاواتی هەموو هەپینسی وەڵڵاوە بیللایەوە سوێنم خوارد خۆم لە ناو واقعەکەم هەموو ئاواتی ئەوەیە فەحسێک تەمەن هیچ لایەکی بۆ لابراوە بنباڵی بۆ پاکراوەتەوە کاکتۆر دڵواحید یان فلان بۆی لابێ ئەم لایەی تری بۆ نمونە بەس ئەوەندە ئاواتێتی کە سۆنەری بۆ بکەم بڵێم هەڵی نەداوەتەوە یان گرێەکە دروست نەبووتەوە یان نەڕۆشتووە بۆ ناوسکی هیچی تری ناوێت لەو دقەی کەواڵێم هەر ئەوە نییە لە دوکتۆر توخوازم لێ بنە باس توش دێ بۆ خوا بەرم زۆر دڵمە ترسا چکە لەو دووسێ ڕۆژەوە هەست دەکەم گرێک لە سنگ مایە کەواتە زۆر گرنگ و مویمە تۆ ئینجۆی بکەیت ئەی ئەبێت چەند کەس هەبێ و لەش ساغە و تەندروستە وەکو ئەوان ئاسوودەن نین ئێمە لە کۆرۆنایە ئینجا زانیمان هەناسە چەند گرنگە مەسئولێک ناوی نایەنم لەم وڵاتەیە ئێستش ماوە باش بوو کاکتۆر باشی حوا من فلانی فلانم وتم بەسەر چاو وەڵای کاکتۆر ئێمە عایلەمان قەڵەباڵغا ئەڵەن جیهازێک هەیە بۆ ئۆکسجین الحەمدوللا بوو نەشین تا دەفتەرونیەک بۆ دوو دەفتەرێکی لێدین حەزەکەین هەر لە ماڵەوە هەبێت نەوەک یەکێکمان لە عایلە نزیکەکەمان پەکی کەوێ ئەگەر شتت برد پێم بڵێ تا دوو دەفتەر دۆلار بۆ ئەو هەناسەی کە چێژی لێوەرناگری بۆ ئەو هەناسەی کوڕەکان کە بەداخەومێ دەکەین لە مەجلیسەیان نەبێت کە جگەرە و نێرگەلەی لێ خواڵێ مامە جەوە تۆ وەرە دووکەڵ جەو بێ وەرە نێرگەلە و ڤایپ و دووکەڵ بخۆی بڵێ جەو بێ تۆ ئەخە چێژ لە جیوبت وەرناگری چێژ لە بۆڕی و هەناسە وەرناگری چێژ لە سیەکانت وەرناگری و بەدڵنیایەوە چێژ لە لەشساغی ئەوانەی کە قورحەی مەعیدەیان هێن جازان خواردن چەند خۆش ئەوانەی کە قەبز و قۆڵۆنین ئینجانە ئەزانن کە ڕۆژی دوو جا سێ جار لە دەبیلوسا سی دانیشتن کە چەند گرنگ و مویمە ئەوانەی کە کەم تا زۆر ئەتوانن بەدەستی خۆیان ئاو بخۆن و قسە بکەن اینجا ئەزانن ژیان چەند خۆش و چەند گرنگ و مویمە هەموو چەند مانگە پێشتە من نەخۆشێک معمیلی خۆمە زوو دەوتم کاک فلان وەزعت چۆنە ئەوە سۆنەرم بۆ کرد و فەحسات توشتم بۆ کرد وڵات چۆن بێ دکتۆر ساڵێک شەبێ باوەڕ ناکەم قاتی دووەمم بینیوە خانویان ماشەڵڵا ڤیلایەکی گەورەیانێ ڕاستەکە بۆ لەبەرەوەی سەوفان و ئینزلاق و با بڵێ هینی ئەژنۆ و هی پشتیە ساڵێکە قاتی دووەمم نەبینیوە ئەم ئەزانێت قەدری ئەژنۆ کۆمپانیایەک مقابلەی و نەفەرانەی کرد پێم وایە لە یەکێ لە تەلەڤیزیۆنەکان بڵاو کرایەوە کە لە حەج و عەمرە دێنەوە بازم لە عەمرە بوو ئاوە مایکەکەی بۆ گرتبوو وتی چیت هەیە وتی چیم هەیە هەتا ئەتوانن بە گەنجێتی بڕۆن لەم تەمەنەی ئێمە چێژی لێوەرناگرن لەبان کورسی بیت و خواخوات بێت تەنگاو نەبیت و خواخوات بێت دەستنوێژەکەت نەشکێ و خواخوات بیت بۆ نمونە تەوافەکە زوو پێتاوەکەن ڕۆڵە تا گەنجن بڕۆن بەڕاستی ئەکبەر نەسیحەت بوو ئەکبەر نەسیحەت بوو ئەگەر شەو نوێژەکەی ئەگەر عیبادەتەکەی ئەگەر دەعواکەی ئەگەر بانگەوازەکەی ئەگەر هەرچیەکەی باشترین و چاکترین کات بەڕاستی ئەو کاتێک کە تۆ لە ساغی تەندروستی بۆیە ئینجۆی زۆر گرنگوم لە چیا چێژ وەرگرین دکتۆر ئاگامان لە چی بێت چی شتێک هەپینستێکەدات با من بە کورتی پێتام بڵێم وەکو دکتۆرێک پێدا لە چوار بوارە ئەگەر وریان نەبی خۆشبەختی و ئاسوودەیی مرۆڤ تێکەدا یەکەم مێنتاڵ بریتە لە مێشک ئاگاد لە بیرکردنەوەت بێت ئاگاد لە ئەفکاری سەقەت بێت ئاگاد لە بیر و بۆچوونی هەڵە بێت ئاگاد لە شتی خوافیات بێت یەکێ پێت بڵێ خۆی پێچاوەتەوە یەکێ پێی بڵێ خۆی کرۆتە یاپراغ یەکێ پێی بڵێ چی داوە لەم بەزم ڕۆزمە یەکێ پێتەڵێم دەرز و دەورە بۆ کێ پێزانێ یەکێگەڵێت تۆ ئەیکەیت و فلان ئەیخوا هاوکو بڵێ بۆ هینێکی بۆ فلان و تەڕەماش و تەڕەساسێکی لە بیرمان چۆ ئێمە بۆ نیداریەکەین و بۆ خوایکەین و بۆ قیامەتەکەین و وەڵا نەفەرم دوانۆ کاک فلان دەرز و دەورەکە دیار نییە وەک جاران کورە کاکتۆر ئەو نەمان کرد و خەڵکی بەرز بووە بوو باندان پەرلەمان و بەزم و ڕزموانێ مەش بێزار بووین وازمان لێنا وەک بەڕاستی بە گەورەترین هەڵەیە پێم ناخۆشە لەو دەقا پێ بڵێ وڵا تۆ ئەگەر جارانیش وا کردوتەوەی جارانیشت بۆ نەنووسراوە نەگەرەوەی ئێستا ئەگەر تۆ جارانیش بەم جۆرە کردبێتن ئەگە تۆ جارانیش بەو جۆرە کردبێت کەواتە تۆ هەڵەیەکی زۆر گەورەت کردووە کۆمەڵی سەحابە هەبوو خۆیان دا بە کوشت تا دینداری گەشتووە بە ئێمە عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە زەمانێکا منەت مەکەن بەسەر ئیسلامەوە بە بەختیاریشەوە با زۆر وەکۆ لە خۆمتان 10,000 20,000 100,000 دەین دەجار ئەیڵێن عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە زەمانێکا 500 حوشتری بەخشی 500 لیکسزی ئێستا بوو 500 لیکسز 500 وەنەوشە و وەکۆڵێ ڕانژۆڤەری ئێستا بوو لە زەمانێکا بەخشی کە ئیسلامەتی و دینداری هەمووی لە 4-5 کۆڵانێکا بوو بۆ ئەو ئەیتوانی وەکو من و تۆش بۆ ئەولادی بەجێ بێڵە و ئەیتوانی وەکو من و تۆش دەستی بە پێوە بگرێت و بەس بڕۆز بۆیە بەڕاستی هەر بە بەخشینی من و تۆ ئەو هەپینست و خۆشبەختی و ئاسوودەیە دروست بووە بۆیە خاڵی یەکەم دەبێ ئاگاد لە مێشکت بێ بۆیە کوڕەکان دەڵێن چی ئاگاد لە جگەرە و نێرگەلە بێت ئاگاد لە مەشروب بێت ئاگاد لە مادەی هۆشبەر بێت مێنتەڵ کە تێک چوو ئاگاد لە پۆڕن بێت
ئاگاد لە قلیبلی بێت، ئاگاد لە دڵ و تیر بێت، چکە کە تۆ جوانێکی تر چووە مێشکەتەوە ئەوەی ژنەکەی خۆتت لە بەرچاوەکە بێ ئەگەر دوای 10 ساڵیش بوو بێ بە نسیبت. کەیسم هەیە لە کاک تۆ لی بپرسەیانی چی خیانەتم لێکا دوای 7 ساڵ لایە لە عاشرەتی کردە گژی ماڵی باوکمە اینجا ڕازی بوون، یانی چیستە خیانەتەکە نامم پێگرتووە بە قوربان و بە ساقەی بووە تێدی خواکە ئەم کەوڵە کۆنم لە کۆڵە بێتەوە تۆێنم دوای 7 ساڵ کەواتەوە یەک خاڵ یەکەم بریتێ لە مێنتەڵ تۆ دەبێت زۆر ئاگاداربی بۆیە دەڵێن ڕەبتت هەبێ بە نوێژەوە، ڕەبتت هەبێ بە دینەوە، ڕەبتت هەبێ بە قیامەتەوە، شتێکە زانی مێشکت تێکەدات، شتێکە زانی کە تۆ سەیکردنێکی وە کۆڵێ قێزەونە کە مێشکت تێکەدات تەبەن بێتاقەتەبی هەپی نست نامێنێ قسەکە ئەگەر نەشیاو نەبێت لە مەجلیسە و لە مزگەوتەیە باسیەکەم تەلەفۆنە کاڵە کاکتۆر وەڵڵاهی من کەوتومەتە گومانەوە لەوەی دەستگیرانم بگوازمەڵم بۆ کابرایەکی پیسم تو سە تۆبەم کردووە ئەمەنەم پۆڕن بینیوە ئەمەنەم سایت و پێج بینیوە گومانم هەیە لەوەی کە چێژ لە ژنی خۆم وەرگرم قسەکەشی ڕاست تۆ بیژواڵ طبعاً هەپینیسی لێوە ناگرێ هەپینیسی چی وەرگێ تۆ ئەو بەردەوام هەر خەریکی فاحشە و سەیری فلیمی ڕوت و بەدەخلاقی بوو بێ بۆیە خاڵ یەکەم زۆر گرنگە تۆ دەبێت ئەم مێشکە پاک بێ ئەم مێشکە پاک بێت اینجا هەپینیس دروستە بێ بۆیە نەحەقی نییە هەنێت جار پیا بەژنەکەی چی ڕەحمەتی لێبێ بۆ ماڵی فلان و فلان بچێت چکە زانی مێشکی پڕەکاتەوە ڕەحمەتی لێبێت بۆ نمونە لەوێ مەمێنەرەوە چکە زانی مێشکی پڕەکاتەوە بەعەکسیشەوە ژنەکەش ئەڵێ عەیبی نییە ئەڵێ گوێزی ساغە هەتا ئەچێ بۆ ماڵی توت ماڵی غەزوران ئەڵێ کە دێتەوە ئاگری قودرەت مێشکیان پڕ کردووە و تۆ هیچ ناکەیت و تۆ هیچت بەستیا بەسەر نییە کەواتە بەڕاستی زۆر گرنگە مرۆ بۆی بتوانێت هەپینس بێت هەمیشە گرنگی بە مێنتەڵ بدات بە مێشک دوو ئیمۆشنال ئیحساس هەست و نەست زۆر گرنگە بۆ هەپینس ئەوەی کە زۆر جار با ئەمان باسکردین جایەوە زۆر جاڵ کاکتۆر ئەم پیاوە قسەیەکی خۆشی نییە خۆ نوکتە و پێکەنینێکی نییە پیاوەکەڵەتی بۆ من نوکتە بازم بۆ من ئەحوالم ئەنا گرنگە ئەی فەرمودەی لەسەر نییە ابتیسامە فی وەجی ئەخیکە سەدەقە ئەی فەرمودەی لەسەر نییە کە پێغمبەر صلی الله علیه و سلم زۆر بەدەگمەن مەگەر لە کاتی شەڕەکانە تووڕە نەبووە ئەی فەرمودەی لەسەر نییە کە بەردەوام ڕووخۆش بووە بۆ لە بیرمان چۆوە غێر بۆ هەپینس دەورە بینێت غێر بۆ لە شتاغی و تەندروستی دەورە بینێت بۆیە خاڵی دووەم ئیمۆشن زۆر گرنگە بەڕێزێکە و ینی با ڕازگۆ بین برایان با ڕازگۆ بین مناڵ و ژن زەنبی چیە تۆ سێ فیشەت لە خۆت بەستووە لە بەیان و تاوەرە خەریکی قەرزی بەعەکسیشەوە پیاو زەنبی چیە تۆ خەریکی ئیشێک و دەوامێکی تا سەعات 3 و 4 دەیتۆ بە ناوی ئەوەی ڕاوە دینارەکەی ئێوارە دەیتۆ تااقەتی خۆشت نییە و تااقەتی ماڵ و مناڵشت نییە کەواتەوە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە بۆیە خاڵی دووەم هاپینس بەڕاستی بە ئیحساس دروستە بە ئیمۆشن دروستە بێ بەوەی کە هەست و نەست دروستە بێت دەربڕینە ئیجاد دەربڕینە دەربارەی چێشتونان دەربڕینە دەربارەی ئەوەی ئەم خواردنە چیە کردوتە ئەڵەی 4 ئەستێرە و 5 ئەستێرەیە دەربڕینی ئەوەی ئەڵێ خۆم گۆڕیەوە بۆ ئاخر مۆدێرن ئەوە دانیشتون لەگەڵ منە ئالاسات کێشەم بۆ باس لەگەڵەوە خۆی دانیشتە وتم ئەڵێ خۆم گۆڕیەوە ئاخر مۆدێل چی وتی بێ باشە ئەمە چی ئەڵێ ڕاقیسەکانی ئەمە نەسی قسەی ژووری خواوتنی خۆیان وەربەر چاوی منەوە پێی وتمەڵەوە خۆی وەستاوە ئەگە درۆکەم بڵێ درۆکەی بە دڵ و بەجان خۆم گۆڕەوەی کە شەر عەڵێ حەڵاڵی خۆمە و ماڵی خۆمە و دەرگا داخراوە دکتۆر ئاوا بێ تۆ زانی ئەو دوو قسەی ئاوا وام لێ کات بۆ هەتایە کە بۆ نمونە مەسەن تااقەتێک زەوقێ شەوقێک هیچ شتێک نەبێت کاتەوە هەڵەیەکی گەورەیە بۆیە ئیمۆشن زۆر گرنگە ئیحساس و هەست و نەست بەرامبەر بە خەس و غەزورت دە دوو سێ جار لەبەر چاوی ژنەکەتە بە ماڵی خەسوود بڵێ خوا باشە دۆکاکەوەتی ئەم کچەم هەیە ناو ئەم خێزانم هێناوە خوای گەورە ڕزقی داوم دە بەعەکسیشەوە دە تۆ دوو سێ جار لەبەر چاوی ماڵی باوکی بڵێ بەڕاستی بە هەموو دنیای نادەم بڕیاری ئەوە باسی سەفرێکەکەن مەڵێ منیش دێم بۆ چۆڕی ملبارێک یەک دەقەت دە بڵێ زەحمە نەبێ بڕیار بەدەست ئەوە دە لەو لەوی نیا ئەحساسێک دەربڕە بڵێ بۆ ئەمە هەپینس دروست دەکات ئەمە خۆشبەختی دروست دەکات ئێمە هەمومان خاوەنی ژن و ماڵ و عایلەین کاتێک کە تۆ قسەی بۆ دەگەڕیتەوە بڕیاری بۆ دەگەڕیتەوە بۆ پیاوەکەیان بۆ ژنەکە بەڕاستی هەست بە خۆشبەختی و ئاسوودەیەک دەکرێت بۆیە هەمیشە دەبێ حسابێکی ئیمۆشن بکرێت هەست و نەست بکرێت بە تایبەتی پیاو ئەبێ زۆر ئاگاداری ئیمۆشنی ئافرەتی بێت لە کاتی سوڕی مانگانەیە لە کاتی تێکچوونی هۆرمۆنە لە کاتی مناڵبوونە بەنەس وەکو دکتۆر پێتان ئەڵێم لە کاتی حەمل و چەند مانگێکی دوای حەملە خەمۆکی دوای خەمۆکی هەیە لە کاتی مناڵبوونە خەمۆکی هەیە لە دوای مناڵبوون ئەمە وریابی دووش بەعەکسەوە پیاویش لە کاتێکا کە ئیشی هەیە و کە کاری هەیە و کە
زەختی ژیانی لەسەرە و زەختی گوزەرانی لەسەرە و کاسبی لەسەرە و ئێمە پیاوین لەو وڵاتێ و لەو بازاڕێ ئەزانین چی پاشقولدانێکە و چی ڕاکەڕاکێکە و بە هەفتەیەک ئاگادار نەبە سەرەکەی ئیشەکەتیان لەدەستداوە، سەرەکەی مشتەرەکانتیان بردووە، سەرەکەی زەرەرێکی زۆریان لێداوی. بۆیە هەمیشە ئەگەر ئاگادار بیت و وریابی حساس و هەست و نەسکەی گرنگە. ناچمە تەفسیلەوە پیاوێک ئەڵێ پێم وتوتمە بچە بۆ تازەتی من کچم لە باوکت خواستووە چی پەیوەندیم بە مام و خاڵەکانتەوە هەیە. بەڕاستی دوورە لە حساس و لە ئیمۆشن و دوورە لە هەپینس. چکە ئەو هەپینسە بۆ خێزانت دروستە بوو کە ببیستێتەوە بڵێ 2 ڕۆژ کە کاک محەممەد وەستا بوو بە پێوە خۆم 2 ڕۆژە تۆ دنیا کاو نابێت 2 ڕۆژی 2 سعاتیە. بەڵام بەعکسیشەوە کاتێک کە من تەعزەیەکم دەبێ بیستومەتەوە لە شوێنێ ئەڵێ دوکتۆر جاوەڵا گیانمان بە خێزانت بوو ئەو 2-3 ڕۆژە بەڕاستی بێ ئافرەتی و بێ وەکۆلە شێفیمان پێوە دیار نەبوو الحەمدوللا چەند گرنگ و مویمە. هەست بە هەپینس دەکەی هەستەکەی بەرهەمێکت هەیە ئیجا ئەمە بۆ منداڵەکانیشت گرنگە، ئەمە بۆ خانەوادەکەشت گرنگە، کوڕەکان کچەکان بۆ ماڵ و دایک و باوکشتان گرنگ و مویمە. بۆیە هەمیشە ئیمۆشن زۆر گرنگ و مویمە. بەداخەوە ئێمە کەمتر گرنگی پێدەین. خاڵی سێم بریتێ لە فیزیکەڵ. بەڵێ هەپینس دروست دەکات. فیزیکەڵ یانی لاشە، ئاگاد لە چاوت بێت، ئاگاد لە مێشکت بێ، ئاگاد لە ڕەحم، لە هێلکەدان، لە هۆرمۆن، لە گورچیلە. ئای ڕاوە دینارەکەین و لە 35 ساڵ و 40 ساڵە ئینزلاق و سەوەفانمان هەیە بە دوو گێر هەڵەستین و دانیشتن. نە سێکسمان سێکسە، نە خەوتنمان خەوتنە، نە خواردنمان خواردنە، نە پیاسە و گەڕانمان پیاسە و گەڕانە، نە دانیشتنیشمان وەک جارانە. بەس فایدەی چیە؟ ئێمە هەستی پێ ناکەین. هەپینس بەشێکی بریتێ لە فیزیکەڵ. خەڵکێک شێت نەبووە جاجارە چێ بۆ مەلەوانی، خەڵکێک شێت نەبووە بە شێت و بە بێعەقلی مەزانن جاجار گەشت و سەیران و شاخڕەویەکە. هەڵێ بۆ خوا عەقلی پێدام بووە چم بەو سەر بەو شاخەیە هەڵە بکژم. نازانێت با بەمە بەشێکە لە ساغی، بەشێکە لە فیزیکەڵ. هەپینسی پێدەدا. بەڵێ من خەڵکە ناسم هەڵێ هەر کاتێک بێزار بم دوکتۆر 10 شەو بێت، بەیانیان بێت، ئێواران بێت، تەلەفۆنێکەکەم 2-3 مەزبەحە ناسم، ئەڕۆم سەعاتێ 2 سەعات بە دڵی خۆم شەپڵی شەپانێکەکەم و مەلەوانەکەم دێمەوەی هاسوودەم. دوایی من لە شوێنێکی ترا خوێنمەوە بەڵێ دیپرێشن کە یەکێکە لە نەخۆشە زۆر خراپ و باوەکان. دیپرێشن ینی خەمۆکی. ئێستا یەکێ لە چارەسەرەکانی خەمۆکی بریتێ لە فیزیکەڵ ئەکتیڤیتی. بەڕێزێک لە دواڵێن نوێژیش بەشێک نییە لە فیزیکەڵ. بۆنە شەو نوێژ، بۆنە دووشەمە و پێنجشەمە و بەڕۆژوو بوون کە ئێستا فاستین وەکو تریتمنت بەکاردێ. بۆنە چاوەکەم بۆ کاریگەری فیزیکەڵێکی زۆر باش و چاک و مەزبوطە. عزێت ئیسراحەتدانێکە بە گەدا، ئیسراحەتدانێکە بە مێشکت، ئیسراحەت اینجا ناچمە تەفسیلی مەسەلە شەرعیەکان و مەسەلە طوبیەکان و سەرەکەی تەعەرز و بارگاوی بوون و بارگاوی نەبوون و خاڵی بوونەوە یەکێکی تر ئەڵێ بۆ نمونە مەسەن لە لای ڕاست خەوتن چۆن گرنگ و مویمەوە یەکێکی تر ئەڵێ دووشەمە و پێنجشەمان چۆن بۆ ماوەی 48 ساعات بۆ 72 ساعات هەرچی فری ڕادیکاڵ و هەرچی خەلای سەرەتانی هەیە ئەکرێت لە ماوەی 2 ڕۆژە یان لە ماوەی لە مانگێکە ئەگەر 6 ڕۆژ 7 ڕۆژ خواردنی بۆ نەرێری ئەم فری ڕادیکاڵانە ئەو خەلایانەی کە دەبێتە هۆی شێرپەنجە و سەرەتان ئەشێت لە جسمە پاک بێتەوە، مەزبوط بێت کە ئەنەما ئەو برانە ئەزانن کە سیارەمانێ ئەڵێ کاکە هەموو 3000-4000 ڕۆنەکەی بگۆڕە، نازانم هەموو 6000 هایدرۆلیکەکەی بگۆڕە، هەموو نازانم چەند هەزارێک فلانی بگۆڕە. بزڵە بدوایە مرۆڤ دەبێ بیگۆڕێ. ئیجا گۆڕینەکەت بریتێ لە نوێژەکان یان گۆڕینەکە بریتێ لە نوێژ و تاعات و عیبادەتەکان دەبێت زۆر ئاگادار بی. خاڵی چوارەم کە ئەمەیان ڕەنگە تۆزێک کورد هەمووی گرگر خسۆتە سەر بەش بریتێ لە ماتیریال. ئایا مادە هۆکارە بۆ خۆشبەختی؟ بەڵێ. ئەشێ خانوو بێت، ئەشێ سیارە بێت، ئەشێ جل و بەرگ بێت، ئەشێ لەعابەیەک بێ بۆ مناڵێکی بکڕی، ئەشێ برا جوانەکەم تۆپێک بێ بۆ خوشکەزا و پورزا و خاڵ و زاکەت کڕیوە، ئەشێ خێزانت هیوایەتی دۆڵدرمێ مەڵێ دۆڵدرمە سەیسێ مناڵ و مەزم من نەستەلە مێناوە یان ژنم مێناوە. ئەشێ ماتیریال زۆر گرنگ و مویمە. ماتیریال ئەشێک جل و بەرگێک بێت، ئەشێ هەر شتێکی تر بێ. بۆیە ماتیریال بەڕاستێکێکە لە نیعمەت. جا ئایا ئەو شتە خۆی وەکو پارەیە، وەکو پارەیان مادە؟ 14 سەدە پێش ئێستا بەڵگەیەکمان لەسرە مامۆستایان باشترە زانن فەرمودەکاڵێکی تەهادە و تەحابوو. کەواتە گرنگە، کەواتە تەهادە و تەحابوو. بۆیە ئەگەر تەلەبەیەکت هەیە ناملکەیەکی بە دیاری بەرێ،
ئەگەر خوشتێک تازە هاتووە بۆ دەرزوو دەور لە چێکی بدەرستیانی بە پێنجە ڕەزین مە بە پیسکە بەش یەک کارتۆنێکت هەیە ئەگەر برایەکە تازە هاتووە داوەتێک و تەرتیبات ئەگەر برایەکە ئەزانی تازە پەیوەندی کردووە بە نوێژ و تاعەت و عیبادە سەفرەیەکی ناوچەیە لقە کوێ ڕێکتاخز بڵێ کاکە تەلەفۆنێ بۆ ئەو برایش بکەن بابێ قەیچێکە خۆ و ڕانوون بە سنگەی خوات خۆی لە ماڵەوە لەوە گەلێ زیاتری هەیە بەڵام ماتیریال گرنگە بۆیە ئەگەر وەرەقەیەکە ئەگەر نووسینێکە ئەگەر ڕسمێکە لەماوە من لە شوێنێکا باسم کروتم لە چواری عدادەی یەکەمی مەکتەبەکە بووم ئەجاران هەبوو بە قوڕ دروستەکرا دانێکی لەوەیان داپێن بەخوالەوە چی سعری ئێستا ڕەنگە نیو دینار دینارێکیان 1500 بێ دە جارتیپم لێ داوە شکاوە بەڵام ئەمەنم لا گرنگ و مهمە زیاد لە 25 بۆ 30 ساڵە هێشتومەتە باسی 93 و 94 چۆن گرنگ نییە بۆیە قەت خولێک تەواوە بێت ماتیریال بەبیرت نەچێت بەبێ نووسین بەبێ دیاری بەبێ خەڵات کاکە چی بوو خولێکە دوسێ ڕۆژێ چی پێویستەکە بڕوانە کاکە وەرەقەیەکی ئەیفۆر بێنە مۆرێکی خۆتی لێدە و ئیمزایەکی لێدە و بیدەرێ زۆر گرنگە زۆر گرنگ و مهمە کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوط هێبێ اینجا بڕۆ بۆ مادەکان هەر شتێکی ترە هەندێک لە حیزبەکان بە مادە خەڵکیان کردووە دەستیان خۆش بە هەپینس دروستەکە مام هەپینس دروستەکە خۆوانش قابلە بەحس و توێژینەوە و کۆڵی خەڵکی دراسەیان هەیە ئەچێت بۆ نمونە شەهیدانێک تاخیرەکات هەتا پێش هەڵبژاردن یان ئەنفالانێک تاخیرەکە هەتا دووسێ هەفتە پێش ئەوە من و تۆڵین بۆ ئەو خەڵکە ئەقلی نییە بۆ بیر ناکاتەوە کاکە ئەقلیە وەکو من و تۆ بەڵام ماتیریال گرنگە هەپینس بۆ مرۆڤەکان دروستەکات سێ چوار ڕۆژێکە چێتە جەو خۆیەوە ڕەنگە هەموو شتەکانی بیرچوو بێتەوە خوا بکە فۆرماتی نەکا بۆ ماوەی مانگە دوو مانگی ترش بۆیە زۆر گرنگە هەتا سوبحان الله پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی ڕوحم بە قوربانی بێ لە کاتی خۆی و شەڕەکان و لە کاتی فەتحەکانیشا بەکارهێناوە ئەگەر پێدانی درع بێت ئەگەر پێدانی نیوەی خەڵاتەکە بێت ئەگەر پێدانی شتێکی معنەویش بێ هەر کەسێک بچێتە ماڵی ئەبوو سوفیانەوە پارێزراوە ئەبوو سوفیان پێتا دوێن و پێرە لێیە کوشتین و خوێنی بەکەل لەمانە خوارد بوو بە هەپینسێکی زۆر عەجیب هەم خۆی هاتە ناو بازنەکەوە هەم خەڵکێکی تریش هاتە ناو بازنەکەەوە و بەبێ کوشتار و بەبێ بێتاقەتی و ناڕەحەتی کەواتە زۆر گرنگ و مویمە تۆ لەسەر ئەم ئەساسە لەلایەکەوە لەسەر ئەساسێکی مێنتەڵ عەقڵ ئیش بکەی ئەگەر بتەوێ هەپینس بۆ خەڵکە دروستکەی بۆ مناڵەکانت لەسەر ئەساسێکی عەقڵی جا خولی عەقلیان پێ دەڵێ سیمینارە چارە چییە لەلایەکی ترەوە لەسەر ئەساسێکی مادە قەیچێکە خواردنە و سەلاجە و تەرتیبات و مەزبوط بەس توخوا بە من مەڵێ کاک تۆر مناڵ چی نوقسانە بڕۆ بزانە سەلاجەکە پڕ نییە کاکە خۆ تۆ دابەستە دانە ناوە بە قوربانەوە تۆ تەواوی بڕۆ بزانە جزدانەکەی پڕ نییە کاکە تۆ تەواوی تۆ بانقی یان چی تۆ پارە پیاکەی خەڵک بەشێکی تری پێویستە کە بریتێ لە فیزیکە لەگەڵ ئیمۆشنە کە زۆر جار ئیمۆشنەڵەکە هەڵێ کاک تۆر بێپارە نیم بێخانوو نیم بێسیارەش نیم و معاشەکەش هەمووی دا بە من بەڵام بەڕاستی من تەلاقی خۆم وەرەگرم لەبەرەوەی ئیمۆشنەڵی نییە لەبەرەوەی هەپینسی بۆ دروست ناکە لەبەرەوەی دڵخۆشی ناکە لەبەرەوەی دڵ ئاسوودەی ناکە بەعکسی شەواڵە چی وەڵا لە تێری قساکە ئەم ژنە وەڵا دکتۆر بوغرا بووە بابەت چی بوغرا بووە بە قوربان دیسان ئەیڵێن ئەو دوانسیانەی تر باشە چاکە بۆ هەپینس بەڵام هەمیشە گرنگی بە ئیمۆشنال گرنگی بە احساس بدەن کوردش دەمێکە وتێتی خوڵقت گەنمین بێت نانت جوین بێت خوڵقت گەنمین بێت نانت جوین بێت بزانە ئیمۆشن چەند گرنگ و مویە نانی جۆن بدەرێ بەس معریفەتەکە و بە خێراتن و وێڵکەم و تەرتیباتەکە بە دڵنیایی و ئەتوانێت زۆر سەرکەوتوت بکە باش ئایا دڵخۆشی و ئاسوودەی ئەگاتە 100 نەخێر کچەکان بە تەمای شوو بکەیت و 100% هەرچی هەپینسە دەستی بکەوێ نەخێر کوڕەکان سینگڵەکان یا ڕەبی خوایە ئاخر ساڵی سینگڵی بێ بڵێن ئامین ئینشاءڵڵا ئامین خوایە ئاخر ساڵ ئایا ژنهێنان فول ئەکاتە دەرەجا چکە ئەمەش هەڵەیەکی گەورەیە من ئیستا بیستومە وا تەسەورەکە شوو بکات ئیتر تەواو هەپینس نا وان نییە بە قوربان هەپینس دەرەجەیە ئێمە لە ژمارەیەکەوە هەمانە تا ژمارەدا ئەگەر لە 5 کەمتر بێت هەندێک لە توێژینەوەکان واڵن لە 5 کەمتر بێت ئەشێ نامورتاح بێت ئەشێ نائاسوودە بێت ئەڵێ مناڵیشم هەیە پارەشمانە سارەشی خۆمانە خانووژی خۆمان بەس وڵای دکتۆر هەر جیابمەوە وا باشترە بەڵا یان تەلاقی دەمیان ئەڵێ جیابمەوە کاتەوە شێ دەرە 5 بێت دەرەجە 4 بێت دەرەجە 3 بێت زۆر جار ئێمە کوڕاوێژکاری خێزانی لێ پرسین ئەڵێن قسەی خۆش و پێکەنین تێ هی وەڵا بڵێم چی ئەڵێن سەردان و عیلاقات تێ وەڵا بڵێم چی ئەڵێن دانیشتنی داوەتی ئاوا بڕغیتونکردنەوە لەگەڵ ماڵی خەس و غەزورە هەیە وەڵا بیرم نایە ئێتە کەواتە تەواو
کاتە تۆ ڕۆبۆتێکی پارە پەیداکەی بەڵێ خەبیری لە پارە پەیداکردن و خەبیری لە سیارە و خان و لە ماتریال و مادەیە، بەڵام ئەمە بەڕاستی خۆشببختی و ئاسوودەی نادا بە کەسەکانی بەرامبرت. بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ و مهمەکە هەمیشە بۆ کچ و کوڕەکانیشمان وا تەسەووری نەکەن کچەکەم وا تەسەوورێکی بۆ دروست نەکەم کە ئیتر شووی کرد ئیتر پیاو هەتوانێ هەموو شتێکی بۆ بکات، ناتوانێت کاک ئێمەش خۆمان ڕۆبۆت نین. بەعکسیشەوە ئافرەتێکی بەڕێزی شوو بکات بە پیاوێ وا تەسەوور بکات، چکە ئێمە ئەم حاڵەتە زۆرە بینین. کاکتۆر آخر مەسەن واوایە یان کاکتۆر وەڵای ئەوەی وتۆ نانا بە قوربان بەشێکی تێدا دەمێنێتەوە نزبەیەکە، بەڵام نزبەکە لە کەم بۆ زۆر لە زۆر بۆ کەم لە شوێن بۆ شوێن فەرقەکە. ئەشێ کەسێکیە بێ شووی کردبێ بە لادەی خۆشببختیەکەی بە نزیکەی 100 بێ، وەڵا ئەشێت نەفرێکش لێرەوە شووی کردبێت بە توی مەلیک و هەوارە بەرزە و آخر گەڕەکی هەولێر بزانە کوێیە گەڕەکە ڕاقەکان، بەڵام بەداخەوە زۆر خۆشببخت و ئاسوودە نەبێ و وەسەد خۆزگە بخوازێ بەو خوازبێنیکەرە یان بەو ئافرەتەی کە بۆیان وت لە لادەیەک لە شوێنێک لە گەڕەکێک لە خزمی خۆی یان لە ئیشوکارێکە کە لە چواردەوریا بوو. بۆیە هەمیشە دەبێ ئاگادار بن وریا بن مرۆڤەکان خۆیان و کەسەکان دەورە بینێت کە تا چەند خۆشببخت و ئاسوودە. تەمەن لە ئەوروپا و لە هەموو عالەمە ساڵانە ڕێژەدانرێت بۆ خۆشببختی و ئاسوودەی. ڕەنگە ئێمە زۆر باوەڕیشان پێ نەکەین، بەڵام ساڵانە زۆر جار دانیمارک و بۆ فنلەند و ئەوانە بەڕێزەکە لە کاکتۆر ئیسرائیلیشی تێدایە و یان چیتە ڕەنگە بەشێکی ئەوە بێت کە بەقەد من و تۆ خەفەت بۆ هەندێشت نەخوان کاکە، بۆیە ڕەنگە گێکی خۆشببختی هەبێ. بەس ئایا ئەو خۆشببختی ئەو بۆ دنیا و بۆ قیامەتە ئەو بۆ خۆی شتێکی ترە. ڕەنگە خەڵکێکە بێت لە دنیاە زۆر خۆشببختە و هەموو خۆشببختی بۆ خۆی دروست کردووە، بە جیاوازی ئێمەی موسڵمان با بە نەوعێکی تر بیڵێین. ئەها کابرا بانک مەڵم وەرە کاکە ڕاستە خۆشببختی و ئاسوودەی لە ماڵەوە بۆ خۆ دروست دەکەیت و شەرع بۆتی حەڵال کردووە و مشتت لێگرتووە، بەڵام ئاگاد لە قیامەتیشت بێ، ئاگاد لە عەدالەت بێت، ئاگاد لە فەرق و جیاوازی بێت، ئاگاد لەو بۆڵە بۆڵ و گلەی و گازندە بێت تۆ دانێک بێنی و دانێ فتکەی دانێ گوڵکەی دانێ فتکەی ئەمە نابێت. باسی برادەرە چارکراوت دوانی گوڵ کردو دوانی فت کردووە، ئێستش مایەکەی هەر دوانە، ینی هەر دانە و دوانەکەی جارانە، دانێکی ناو دانەکەی بۆ نمونە بکەی تر جیابۆتەوە، دانێکی ترێ ناوی تر جیابۆتەوە، کاتەوە گەردنە مازاکە. باوەڕتان بێ زەموتیان 6 هەیەی لە دوانی یەکەم، لەمی تری 5-6 تری هەیە، کاتە تۆ 11-12 مناڵت وە کۆڵێت ماڵوێران کرد، دوو ئافرەتت بۆ اینجا کە بۆ خۆشت بێتاقەت و بە نزیکەی 4 عایلەشت کرد بە گژی یەکە. بۆیە هەمیشە دەبێ ئاگداربی وریابی بزانی چۆن باش چی شتێک ئەتوانێ خۆشببختی و ئاسوودەی بۆ ئێمە دروست کات. ئاگدار من سێشت. یەک کە زۆر گرنگ و مهمە جین و کرۆمۆسۆم دەورە بینێت، جین و کرۆمۆسۆم دەورە بینێت. ئەمە خاڵ یەکەم زۆر گرنگە، زۆر جار پرسیارمان لێکەن کەواتە دایک و باوک دەورە بینێت، کەواتە گرنگە تۆ بزانی کێ دەخوازیت، بزانی کێت بۆ نمونە دەکەی بە هاوسەری خۆت، بزانی خۆشببخت و ئاسوودەن، بزانی دڵخۆش و دڵ ئاسوودەن یان مڕومۆچ و بێتاقەت و ناڕەحەتن. کاتێک کە دایکێک گەڵێ کچم شومەکە بەم ماڵە بەردەوام ئاژاوی تیا نا دڵم تێچووە دڵت تێچووە سندانم لێ دای دڵت تێت چووە. ئەم نەفەرە ڕەنگە تۆ خۆشببخت کا، بەڵام ئایلە و خانەوادەی بە جین و کرۆمۆسۆم و چواردەورەکەی هەمووی بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ خۆشببخت و ئاسوودەی و بەرەبەرە تێکەچێ و حاڵەتی واشمان زۆرە. بە نەس کچەکەی سەش دەبینەوەی چی من خۆشوو بە عایلەکە ناکەم، شوو بە کوڕەکەکەم، هەمومان وتمان وان نییە. لە ئاخیرە عایلەکەش بەشێکە لەو پرۆسەیە، لە ئاخیرە تۆ ڕیخۆڵە دەگەڵیانە تێکەڵە بێت، دوایی بزدە بدوا بوو، ینی بە جددی بیزات جارێکیان کوڕەکە لچی دابوو بە یەکات چوو بۆ ماڵی دایکی پێوت وتی ئەها وتم خەسووی دە بەشێکە لە پرۆسەکەەوەی سابێ من تەلەفۆن بۆ خەسوود بکەم بڵێم ئەرێ و چۆنە و چۆنی ئێگەرە بە جت و چقەنە جوابم داتەوە. ئێمە وتمان بەشێکە لە کارەکە، وتمانە بێ ئەوانیش ڕازی بن، وتمان بە ئینکاری نەیکە ئاوا نابێ. بۆیە هەمیشە خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مهمە بە نزیکەی 140 بۆ 50 بۆیە کوڕەکان کچەکان گرنگە خۆشببختی و ئاسوودەی بدەن بە کچ و کوڕەکانی خۆتان، بیدە بە منداڵەکانی خۆتان، بیدە بە چواردەورەکە، بیدە بە خوشک و براکانت، ڕەزیلی لێ مەکە. کوڕێکی باوک وە کۆڵێ ڕووگرژ و بێتاقەت و جمێن فرۆش مەگەر ئیلا ما ڕەحیمە ڕەبی مناڵەکەش لە داهاتووە وا دەرەچێت. ئافرەتێک کە بۆ نمونە بە ناوی نێرانە و بە ناوی بۆ نمونە مەسەرەن دایک سالاری و ژن سالاری لە عایلەیەکا پەروەردە بۆ دایکی کوێخا بووە و دایکی هەموو شتێ بووە ئیلا لە داهاتووە پیاوەکە بێتە پەن بەدەستێەوە، ئیلا بێتە پەن بەدەستێەوە. من کەیسێکی وام هەبوو پێم وتی وەڵا کاکتۆر خۆشم هەستی پێکەم، 3 خوشک بوون، باوکیان دەمێ بوو مردبوو،
سبحان الله هەر لە ڕێی کتێب خوێندنەوە هەستم پێکرد دا باوکیان دەمێ بوو مردبوو ینی 4 ئافرەت مابوونەوە بەس پارەی باشیان بۆ مابووتم دایە تۆ شووەکەی بەڵام دایکت چۆخای ماڵ بووە تۆ لەو ماڵە نابێ وابی دایکت بڕیاری تەعزیە و شایی بەدەستی بووە لەو ماڵەوە نابیت دایکت دعوەت و ڕۆشتن و هاتن و بەڵێو نەخێری لە ماڵ خۆتان لە لای ئێوە لای دایکت بووە لەو ماڵەوە نابی تۆلا کاکتۆر خۆشم هەستی پێەکەم لەگەڵ باسی پیاوەکەی کروتی لەگەڵا بزدەبت ئافرم بۆم ئافرەتەکە هەستی پێ کردووە کاتێک کە لە ماڵێکەوە ئەڕۆیکە و هەپینستەکە هەمووی دایک بۆتی دروست کردووە شەت نییە لەو ماڵی خۆتاوابی بۆیە 150 پەیوەندی بە جین و بە کرۆمۆسۆم و بە خێزان و خانەوادە هەیە بۆیە دایک و باوک دەبێت ئاگادار بێت دایک مناڵەکانت بخە سەر خۆشبەختی و ئاسوودەی بە دڵنیایەوە لە داهاتوو کاریگەری باشی دەبێت خاڵی دووەم کە زۆر گرنگە جۆری ئەکتیڤیتی جۆری چالاکی کوڕەکانەمە بۆ ئێوەیە کچەکان بە تایبەتی تریش اینجا بۆ ئێوە ئەکتیڤیتی زۆر گرنگە بەشێکە لە خۆشبەختی و ئەکتیڤیتیانی چی جۆرە ئیشێکەکەی چی جۆرە کارێکەکەی مەشغوڵی چیت بڕۆ کاکە بڕۆ من فتوات بۆ دەم داڵ بۆ داڵ ڕاوە دینار بکە بەڵام هەفتەی 2 سەعات 3 سەعات دەرز و دەورێکت هەبێ بە مانگ ڕاوە دینار بکات وەکو ئەڵێ شەفت لە دوای شەفت قەسر و جەمعی کەوبی دەبە یەک بەس وریای نوێژەکان و وریای دەرز و دەور و وریای حرام و حەڵاڵ و وریای ئەوە بە مانگی جارێ دەست بێنە بەسەر منداڵێکی بێ باوکا و 50,000 دینار بێنە بۆ ئەم برایانە و بڵێ بیدە بە دەست منداڵێکی بێ باوک بۆی لەبیرت بێ بۆ خۆی گرنگ و بوونێ بۆیە مەسەلەی ئەکتیڤیتی گرنگە لێرەوە من چی دەڵێم بە برایان جار با خێزانت لە دەرز و دەورا بەشداری کە جار با مێردەکەت لە دەرز و دەورا بەشداری کە وەرە بە قسەی دکتۆری برات کاتەوە هەپینس بێ خێزانەکەت ساڵی 2 جارێ 2 جار پێشانگای کتێب کرایەوە مەڵێ خۆ من کوا کتێبە خوێنمەوە بڕۆ بۆ پێشانگای کتێب ساڵانە 2-3 جار پانێڵ و فستیڤاڵێکی گەورەی قورئان خوێندنە دانرێت ئیجار لە کەرکووکە یان لە هەولێر ئەستێمانی بە قسەی دکتۆری برات کە ئەو 30,000 بنزینەت بە دەقات بۆ گەڕێتەوە بیبە چکە ئەم ئەکتیڤیتیانە دڵخۆش و دڵئاسوودەیی بۆ خێزان و بۆ خانەوەدە بۆ منداڵەکان دانێ ئێوە خەڵکێکی ئەوروپی بە بیعەقڵ مەزانن لەو ئەوروپا خۆشەوە من لە سوودانم بینی هاتبوو بۆ پیاسە و بۆ سەیران لەو دارفۆرە خەڵکم بینیوە دارفۆر آخر خۆی وشک و بریشکە وەڵڵا بە چاوی خۆم بینیومە کەنەدیە نەرویجیە هاتووە بۆ لەبەرەوەی کە لەو جەوە زۆر خۆشەوە منداڵەکە ئێنێتەوێ قەدری عافێتە زانێ بۆیە ڕاتە وڵاتی خۆی قەدرە زانێ بەعکسەوە لە زۆر ساردەوە دێت اینجا بۆ گەرم چێژ وەرەگرێ بەعکسەوە لە زۆر گەرمەوە دێت بۆ زۆر سارد کەواتە هەمیشە ئەکتیڤیتی گرنگە کەواتە لە دکتۆری براتی وەرگرا بەشێک بە لە تەعزیە بەشێک بە لە شایی بەشێک بە لە دەرز و دەورەکان بۆ ئەم برایانە مانگانە دەرز و دەورێکی شەوانە دابنێ و با هەمومان بەشداری کە چکەم ئەکتیڤیتیە گرنگە بە من مەڵێ ئەوەی ئەو ئەیڵێ ناوکەکەی لە گیرفانی منایە بە من مەڵێ دکتۆر ئەوەی من دەمێکە ئەو تەلەبە بووە من مامۆستا بوومەنان ئەمانە هەمووی ئەگەر وا بڕواە چی پێویستەکە هەموو جومعە بچین بۆ مزگەوتەوە قسەیە زۆر شەهادە و بڕوانامە و زانیاریشمان لە مامۆستای ئاینەکە لەوە چێ زیاتر و باشتر و چاکتر بێ بەڵام ئەکتیڤیتی زۆر گرنگ و موهیمە بۆیە هەمیشە لە زەمەنی پێغەمبەریشا درودی خوای لەسەر بێ لە ئەکتیڤیتیەکانە بەشداری پێکردووە منداڵی بچووکە لە مەجلیسەکە دایناوە منداڵی 13 ساڵە قیادەی جێیشی پێداوە منداڵێکە و سەیرەکەی ئەمانەتی لەلا داناوە منداڵێکە و یان بۆ نمونە ئافرەتێکە و شتێکی پێسپاردووە ئافرەتێکە و لەگەڵ یان ڕاکی کردووە جا مامۆستا ڕۆژێ ببینن لەگەڵ خێزان تا ڕاکەی دایکت نەمرێ لەوەچە لایە لە سۆران لەسەر بڵێن مامۆستا بوالی هات دایکت نەمرێت جارێک ئەم بردیەوە و جارێک ئەو بردیێوایانە جارێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بردیەوە خێزانی وتوێتی ئەچم بۆ مەزبەحێکی ئافرەتان حیا و ناموسی بۆ نێشتە وتێتی بێحیا بیت بێ ناموسە بی هەڵە گیرەیت بە شەرتی هەمووی ئافرەتانە ئافرەت سەرپەرشتیەکە کامێرە نییە 100% و شوێنەکەش خەڵکێکی دیندار سەرپەرشتیەکە بە ناوی دینداریش و ناخر بەڕێزەکەم تۆ گردنە مازاکە تۆ ئەگەر تو خۆت بۆ خۆت فتوا دەیت و خۆت حەڵاڵەکەیت و خۆت قسەکان وەڵام من پێم و دوای پێم و دوتم وەڵا قسەکانی ئەو هیچی نەکرد جایزیش بوو ئەوەی تۆ هەر هیچت نەکرد و ناجایزیش بوو یان مانایە تو هەر گوناحبار بووی آخر قسەم پێکات تا ئێرەم هات ئەگەر وام نەوتا تۆزێ گێڕیشی گۆڕی بوو هەنێ جمێنی دابووی وام نەکردا جەڵدە لێدا جا تۆ هەر کاتێک سەر و دڵیان گرتی تو ئاوا بکەی مانەوەی گردنە مازاکە تۆ هەر لە دین و لە ژین تێنەگەشتی بۆیە هەمیشە ئەکتیڤیتی زۆر گرنگ و مویمە ئەکتیڤیتی جار شاخڕەوی مامۆستا باخیە بدۆزنەوە نزیکی سۆران بەڕێزان چی کچتانێت 10 ساڵ تا 5 ساڵ ئەها ئینێکیان پێ دەکەین مخێمێکیان پێ دەکەین کچ بەجیا بەڕێزان ڕەحمەتان لێبێت 10 ساڵ تا 15 ساڵ تا 18 ساڵ
کێتان هەیە مخەیەمێکیان پێکەین و شاخرەوەیەکیان پێکەین برایان ڕەحمەتتان لەبێت 10,000 15,000تان لێ وەرگین مناڵەکان ئەنێرین بۆ سلێمانی ڕۆژێ 2 ڕۆژ دەیە بن و دێنەوە تەرتیبات ئەها بەڕێزانێکی $50 کۆکەنەوە و 1-2 مخەیەم ها ئەم ئەکتیڤیتیەیە سەد قاتی شتێ بڵم دوایە ترسم تەکفیرم بکەن زۆر جار لە دەرز و دەوری ئەم چالاکیانە دوای تەکفیرم نەکەن لە دەرز و دەورێکی جزمی عامە و هەندێک جار تەجویدیش مناڵەکە مولتەزیم مولتیزامترەکە سەفەر و معاملە مامۆستا سەفەر و معاملە ئەرێ بپرسن زۆر بەمان دیندارین زۆر بەدەگمەن ڕاستە و خۆ بە بۆنەی وتاری مامۆستایەکەوە دیندار بووینە بە بۆنەی مزگەوتێکەوە بە بۆنەی سەفرەیەکەوە بە بۆنەی گروپێکی تۆپێنی مزگەوتێکەوە بە بۆنەی برایەکەوە کۆڕ و سیمینارێکەوە هەمومان هەروە بوو بە بۆنەی ئەکتیڤیتیەکەوە من تێناگەم بۆچی خەریکە لە بیرمان چێ بۆیە ئەکتیڤیتی چالاکی بۆ کچەکانمان بۆ کوڕەکانمان بۆ خێزانمان بۆ خانەوادەمان وەڵا گەر عەمەلتان شەڕ نەکەم بڵێن بەخوا چاک عەمەلمانی شەڕ کرد ئەم شتانەی باس کرد لێرە ئێمە کۆمەڵی خەڵکی دیندارین لە سلێمانی زۆر جار خێزانەکانمان هەمومان موسڵمانی بەخوا نەبێ مبالغەلەوە لە ئێوە خۆمان بە ئیسلامی تر بزانین زۆر جار بەیانیان 8-9 ئافرەت جار وایە مناڵەکان دەگەڵ خۆیانە بن ئەچن بۆ خەرجێخانم نانێکی بەیانی پێکەوە خۆن کە ئەنەما ئەو ڕۆژە نانی بەیانیان هەر نەکردووە پێکەوە نانێکە خۆن دەردەشێکەکەن دەرز و دەورە چی بکەن چی نەکەین ئەمرەیەک سلفەیەک شتێک دێنەوە تا 1 مانگ شەبەکەیان فولە نەفەری 30,000 کەوتو 4,000 کەوتو خۆ لە ماڵەکەی خۆشمان نانی بخواردە هەر ڕەنگە و 3-4 بەس ئەکتیڤیتی زۆر گرنگە هەست دەکات کە تۆ حسابت بۆ کردووە دەی باوەڕ کە ئافرەتێکە ناسم ینی کە ئەمڕۆ نمونونەکان هەنێ جار لەسەر ئافرەت برایەک لەگەڵ ئافرەتەکە ئەوی پێ وتومە چی برادەری زانکۆ و پەیمانگا نەما یەکێک بێتەوە ماڵە بە شەق نازام چی دێکە بە شەرتێ برادەری ئافرەتی تەلەفۆنی کرد جارێ وتوی حەزەکەم سەرێکە دێدەم وتوی نەما تەواو یەخ نابێ بە قوربان نابێ من نازانم ئەمە چی جۆرە دینداریەکە ئەمە چی جۆرە هەپینسێکە بۆ ما تۆ خۆ سژ لێکت داناوە ئەمە بەعکسیشەوە بۆ ئافرەتەکەش وایەکە برایەک ئەوێت مەسەڵ وڵا کاک فلانێک لەگەڵ خێزانە داوەتەکەم ئەی ناسم ئەم ناسم من چی پێویستەکە خواردن بۆ کاک و فلان نا ئەمە ئەکتیڤیتیە چالاکیەکە نەشاتێکە بۆ ئەم برایە بۆیە هەمیشە هەوڵ ئەدەین بەڕاستی گرنگ و مهمە بەشێک لە ئاسوودەیی کەواتەوتمان جین و کرۆمۆسۆم دەورە بینێ دووەم وتم 140 ئەکتیڤیتی دەورە بینێ مەجالم نییە باسی کەم لە دەرزێکەوە لە دەورێکەوە لە سەفرەیەکەوە لە سەفەری جەماعیەوە لە داعوەتی جەماعیەوە لە دانیشتنەوە لە عیلاقاتەوە لە زوو برایان ئەوانەی ئەنجومەن پێکەوە نانێک بخۆین برایان ئەوانەی فلان پێکەوە نان بخۆین برایان ئەوانەی مامۆستای نوری حکمە با پێکەوە نانێک بخۆین برایان ئەوانەی فلان نانێک ناکاکە شیرینیەک چایەک دیژدەمەیەک سەردانێک پێکەوە سەفرەیەک پێکەوە تاتانێکمان گرتووە کێ مناڵی هەیە سەر و 10 ساڵ تاتانێکمان بە کرێ گرتووە ڕۆژی ئەوە نەبیێنە تەستیممان کە لە 8ەوە تاتانەکە لای خۆمانە تا 12 شەو کێ مناڵی هەیە سەر و 10 ساڵ بابێت تاتان بە 15,000 مامۆستا حاڵی دە ناوێەوە 30-40 کەس بار ڕاکە هەمووی هەرکتیڤیتی و تەرتیبات اینجا بزانە چەند گرنگ و اینجا بزانە هەفتەی داهاتوو پێی بڵێ بۆ دەرز و دەورەکە دێدیان نایە بەڵام تو هەر یەکسەری و دایەگریتەوە بە قیراعاتێک یان دایەگریتەوە بە شتێک ڕەنگە هەپینسی بۆ دروست نەکات و چالاکی بۆ دروست نەکات ئەوەیە کە زۆر جار پرسمەڵێ مرتاح نییە بە حیجابەکە دکتۆرم کچەم دکتۆر مرتاح نییە بە دەرز و دەورەکە بوومە تەپەن بەدەستێەوە دکتۆر مرتاح نییە بە نوێژەکەڵە باوە دەتخوا جارێ مناڵم قەینا پەلەم لێمەکە لەبەرەوەی نەمانزانێ و چۆن هەپینس و سەعادەتێکی بۆ دروستکەن و خاڵی سێم کە زۆر گرنگ و مویمە ژینگەی ئەو شوێنەی کە تیا دەژیت بەشێکە لە هەپینس ئاگار لێبێ خان و دەورە بینێ بەڵێ ماڵ دەورە بینێ بەڵێ ئەرە وەڵا پیاوی وان ناسم لە قاتی سەرەوەی ماڵی غەزوورێتی بیدا بەکرێ 300,000ەکە بەڵام هەپینس لەو ماڵە باری کردووە بەس بە قسەی من کاژوور و هەیوانێ بۆ خۆی و ماڵی بۆ خێزانی بگرێت لە دوورەوە بە 120,000 وەڵڵاه ژنەکە سوێنی خواروتی لە ژوور و هەیوانێ زیاترم دەوام کرد سێ بەردەم بنێ ئەمەش کە ناڵێ 300,000ەکە با بیدا بە 150,000 بداتۆ ماڵی دایکی بۆ لە بەرەوەی لێرە خۆشبەخت دێ مامۆستا هەر دقەیە خۆیەکەن بە ژوورەڵن سوپرایزی چی جەڵدا ڕێک خۆیەکە بە ژوورە نەکاتێ نەوەقتێ نە هیچ هەیە نە حەمامیەکەیە نە دانیشتنێکەیە نە سەردانێکەیە نە تەرتیباتێکەیە ئەڵێ هەتا بەتایبەتی بە نمونە بۆی گێڕامەوەی قەدەری خوا هەفتەی پێش و 2 جار خوشکەکەم هات ئەوی هات لەگەڵ دووەم جارات وتی خێر وا چییە هیچ بووە دەموچاوی باش دیان نەبوو خۆ پیاوەکەی تەلاقی نەداوە ئێترەوە ناخۆش ئەگەر واش بێ ناخۆشە تۆ هەقت چییە بۆیە هەپینس لەو ماڵە دەوانەوە هەموو دقیقە بڵە چی خوشکمە وەختێ وەرە هەتا ئەم پیرەژنێ سەرازی ناڵی نەساوە خەبەری نەبووتەوە لە دەرگای پشتەوە وەرە مانەوە بوو بە دزە و بوو بەوەی وتم و نەموت و خۆشاردنەوە و خۆ دزینەوە و مێڵێ و تخوا باسیمەکە مانەوە خۆشببختی و ئاسوودەی لەو ماڵە دەرچوو کەواتەوەش بە کەڵک نایە کتێب زۆرە
تەمە قسەکان زۆرە لەسەری بەڵام هەرچەند کتێبێک بە سەرعی بشانتانە دەم و کۆتا بەرە و چەند خاڵێکی کەم کتێبێک هەیە باسی ئەوە دەکات the practice of the happiness ئەڵێ هەپینس دەبێت پراکتیزەی بکەیت تەنها قسە نییە بەڕێزێک ئافرەتێک نەڵێ کاکتۆر خۆشبەختم کردووە ئەم پیاوە واقعی کوا بەڕێزێکش نەڵێ کاکتۆر ئەم ژن و مناڵە خۆشبەختم کردن واقع کوا ئێمە واقعمانەوێ چەند سەعاتت بۆ تەرخان کردووە ڕۆژی چەند جار تەلەفۆنی بۆکەی چەند جار هەواڵی دایک و باوکیت پرسیوە خوشکە جوانەکەم چەند جار وتوتە پێت وتوتە ئەگەر دایکت بۆن و نەپەکی کەوت بێنە لای من بەربەر چاوی خۆم و پێمەڵە دایکم پەکی نەکردەوە تێدیچی ئەوە با چاک بزانی دایکت پەکی کەوت و نازام چی نەیەنی تۆ بۆێرە برایتر گەورەتر تێ خوشکی گەورە لە ئێستەوە سەر و دڵی گرتووم هەڵە پێم وتووە خوا بکە خۆم پەکم نەکەوێت چکە هەستەکەم بە شەری ئەوە نیت تو ئەوە ئوستوبت بێت ئەوە تەعاملت بێت ئەوە تعبیرت بێ بەرامبەر بە دایکەکەم کە دایکەکەم لەوە چێشتا کە نەفتی سەر جێگاش نبکەواتە تۆ نەتوان بۆیە بە واقعی تۆ دەبێ بە جوانی و بە مەزبوطی پراکتیسەی کە گرنگ و مویمە کتێبێکی تر بە دوای ئەوڵێ finding the happiness بە دوای هەپینسا بگەڕێن کوڕەکان ئەشێ سیارە خۆشبەختت نەکات دەرزێکی دینی دە تاقی کەرەوە شەو نوێژێک عیبادەتێک برایەکە ناسم لە سلێمانی زۆر جار لە سیمینارەکانە باسم کردووە ئەڵێ من هەر کاتێک بێت دکتۆر ئەڵێ کاتێک بێت تاقەت بچم بۆ قەبرستانێک مامۆس ئەڵێ هەر کاتێک بێت تاقەتم سلف لە سیارەکە ئەدەم مۆبایلە کوژێنمەوە جارێ ناچم بۆ عیادە سلف لە سیارەکە ئەدەم چم بۆ قەبرستانێک لە داڵ بۆ داڵ کێلەکانە خوێنمەوە ناوەکانە خوێنمە سوێنی خوا لە شوێنێکە کتێوە بۆ ڕیا باسی ناکەم بەس بۆ تەجروبەی خۆم سوێنی خوارەوی بە 20 دقە ئاوە بە دیار کێلێکەوە دانیشتم کە تەمەنی خۆم بۆ وتم ئەوە منم ئەوە 79 ئەوە منم ئەوە فایل نەما ئەوە عیادە نەما ئەوە شەهادە نەما ئەوە هیچ نەما ئاوا دانیشتم بە نیو سەعات ئەڵێتر فۆرمات بوومە سلفم لێ داوە کە ئەنەما حیچم نییە و زەرەرشم کردبێت قەیچێکە قسەش کرابێ قەیچێکە ماڵۆش سەر و دڵیگە هەزار گرنگە یانی هیچی تێنەچەوە برایە بە من نەڵێ سیارە و خانوت نەبێ هەپینس دەکوێ بێنم هەپینس جاری وایە خێرێکە جاری وایە چاکەیەکە جاری وایە ئیماتەة العەذا عن الطەریقە جاری وایە عەمرەیەکە من نازانم یعنی من خەڵکم زۆر بینیوە دیپرێشنێکی زۆر دکتۆر فلان و فلان با ناوی نێنم کابەکەی نەیتوانیوە چارەسەرکە بەڵام سبحان الله ئیتر بووە بە وەسیلەیەک یەکێکە لە ئاوی زمزم یەکێکە لە خورمای عەجوەکە یەکێکە لە سەفەرەکە یەکێکە لە گەشتەکە یەکێکیشە لە عەمرەکە هەمووی هەر ڕاستە مهم ڕاستە کاکە من هەڵم هەمووی وەسیلەیە زۆر گرنگ و موهیمە زۆر باشە و چاکە و مەزبوطە و هاتووەتەوە لە کاکتۆر 6 مانگیشە بێ حەپی کابەکەم بەکارنێنا و بە دەگمەند خایە قوتەرێکی خراپش نهاتووە بە دڵمە بۆیە هەمیشە بە دوایە بگەڕێن فایندینی کەن زۆر گرنگ و موهیمە سکرێت نهێنی هەیە بیدۆزنەوە لە یەکتریە کاکتۆر ئەم پیاوەی من خزمەتی ماڵی دایک و باوکی بکەم شەبەکەی فول ئەی بۆ نایکەی ماڵت بە قوڕ نەگیر ئێ بۆ نایکەی ئەی وایە نەمامۆستا من بزانم ئەگەر ئەم پیاوەم زۆر مرتاحە کە خزمەتی ماڵی دایک و باوکی کەم خۆی لێم کەم نابێتەوە پارەی پیاوە هەر ئەو ماڵەیە دعوت هەر ئەوە ئەگەر من بزانم بەو مرتاحە بێت کە خوشکێکی یان برایەکی دعوت بکەم ئەزانم پارەکە کە خوشکێکی لە بەریتانیا هاتەوە 2 ڕۆژ لای من بوو ئەتو دڕۆن قازە دەم لە گیانی ئەمەنە جەوی هەیە کورە بوو ئەم ساڵ لە مانگی 5ەوە تەلەفۆنەکەم ئەڵێم ناچیتە هەرمە هیچ ماڵە دیتە ماڵەکەی من بزانم بەمە پیاوم باشە بێ و ڕووی خۆشە بێ و بەعکسیشەوە بۆ ژنیش هەروایە بۆیە دەبێت کۆدەکەی بدۆزیتەوە دەبێت سکریتەکەی بدۆزیتەوە دەبێت نهێنیەکەی بدۆزیتەوە بەڵام هەیشە سبحان الله جا بە ئەمەش بڵێم پیاوی وایە عکس کۆدی دەماری ژنەکەی دۆزیێتەوە زانێ بە چی تێکەچێ ئەڵێ دکتۆر بیزات بەمە تێکمەدە ئەڵێ کەبابیش بە دەبڵ خۆشە تر خۆتان تێگەن کەبابیش بە دەبڵ خۆش یعنی بە تەنها خۆش نییە ئەم واقعە نەیگۆڕی بە کاڵک نایە مە قسە خۆشەکانێتی ڕۆژگار ڕۆژی لە دوایە مە تەمان هەڕەشەکەیە بەخوا پیا و چاپتەرێ تریش تاقی کاتەوە چاپتەرینە ئیتر ئەمە بەزمەکەی ئەڵێ مە قسە خۆشەکانێتی خۆ تاکیدیشم نایێنێ و 2-3 جاریش قورئانی خوێند و کاکە تۆ بۆم خوشکە بەرەزەمەکەی تەگیسکەکەی هەیەس بوای لێکەی ئەزیز دەکەم دە کۆدی هەپینسی بدۆزەرەوە ئەمە بۆ خۆشم و بۆ ئێوەش گرنگە کۆدی هەپینسی بدۆزەرەوە وەڵام من نەخۆشی وام هەیە ئەزانم بۆ منە پرۆستاتێتی ئەو خێزانی ئەزانم بێتاقەت نابێوانە هەر کە فاسی پرۆستای بێداکەم چیم کاکە شێک عیبی نییە تا سێ ژن گێر بگۆڕە لێ مەترسا پێ ئەکەنێ شەبەکەی فولە لە قوربانت بم کاکە دکتۆر قوربانم کاکە من ئەگەر کۆدێکی هەپینسی ئەم نەخۆشە بزانم بۆ بەکاری نێنم ئەمە بۆ خەڵکیش وایە بۆ کۆمەلگاش وایە بۆیە هەمیشە دەبێت کۆدەکە بدۆزیتەوە تەمەن خووەکان زۆر گرنگە جۆرتی بیرکردنەوە زۆر گرنگە کتێبێکی هەر بە ناوی The Happiness Code سێرچی بۆ بکەن و کوڕەکان کە حەزیان لە کتێبی ئینگلیزی ئەوانەیە ڕەنگە بە PDF دەست بکەوێت چکە من مختصەرێکی بخوێندەوە بەس بە کورت و مختصەر ئەڵە دەبێت کۆدی بدۆزیتەوە پێم وایە پێغەمبەر ڕوحم بە قوربانی بێت
ئەو کۆدەکانی پێداوین کۆدەکانی خۆشببختی ئاوا بکە لەگەڵ ژنا خۆشببختەبی ئاوا بکە لەگەڵ خێزانە خۆشببختەبی ئاوا بکە خەڵکت لێ ڕازیە بێت ئاوا بکە فلانە ئیبتیسامە فی وەجی ئەخیکە سەدەقە ها کۆمەڵە کۆدی پێداوی کە چۆن دەماری بگری ئەشخصیەت مغناتیزیە 100% بیگرێ کەسایەتێکی کاریزمی بی 100% بیگرێ بەڵام بۆ بەکاری نانی نازان بۆ ڕۆژی ڕەشی داناوە بۆچی دایناوە کۆتا قسە و خواحافیزی دەکەم ئایا کە بە شەرێک کە خۆشببختە بێت چی شتێک دروستە بێ لە جسمە هۆرمۆن دەرەدرێ 4 هۆرمۆن هەیە کە پێتانڵم چۆن ئەم هۆرمۆنە دەردەیت چی بکەی بۆی پیاوەکەت ئیتر هۆرمۆنەکەی بفڕێ شەبەکەی فول بێ بەعکسەوە کوڕەکان ئەگە تۆش سنگڵی چی بکەی هۆرمۆنی کابرا بفڕێ بۆی ماڵە و ئایلیان ڕازیکەیت و 100% هەپینسێکی باش و چاوکی بۆ دروستکەیت و هەر لە مقابلەکەی کە دانیشتنتان کرد کۆمەڵی خاڵە تەمەن هۆرمۆنەکان دۆپامین ئۆکسیتۆسین سیرۆتۆنین ئیندۆرفین 4 هۆرمۆنی زۆر گرنگە تەنانەت ئەمە ئێستا وەکو عیلاج بەکاردێت یعنی مەسەن بەڕێزێک خەمۆکێتی عیلاجێکی درێتێ بۆی ئەم هۆرمۆنە زیاد بێ یەکێک کە ئابەتی و بێتاقەتی و دیپرێشنێتی ئەم عیلاجێ ئەدرێتێ بۆی ئەمە بەرزکرێتەوە بەڵام خوا بەخوایەتی خۆی دایناوە بۆ مرۆڤ خەمی ئەوەتان نەبێ گەر مرۆڤ لە خۆی تێک نەدا ئەگە گێر نەگۆڕێ و نەچێتە سەر خۆڵ ئەگە تێکی نەدا و خۆشی ئەوە جیایە تایبەتمەند شتێکی کەمم بدەنێ ئەویش ئەوەی ئەشێ خۆی نەخۆشیێکی دەرونی هەبێت ئەویش سەبەبێ لە سەبەبەکان ڕۆڵە بینێت هۆکار بێ بۆ خەمۆکی و بێتاقەتی و نەخۆشی و کەئابە و بێتاقەتی بەڵام بەعام خوای گەورە زۆر شتی داوە کە ئێستا لە هۆرمۆنەکانە بۆ تان باسەکەم کە هۆکارە بۆ خۆشببختی و ئاسوودەی دۆپامین بە چی دەرەدرێ دوکتۆر یەک بە سەریعەیەڵم هەر کاتێک ئامانجێک لە ژیان دانەی ئامانجی کورتخایەن یان درێژخایەن کە بەدەست هێنا دۆپامین دەرەدرێ بۆیە دانانی سلفە پێنجشەمە چین بۆ ماڵی دایکت دووشەمە ماڵی باوکت داوەت کە پارە کۆکەرەوە بۆ سەری ساڵ ئەتان بم بۆ تورکیا پارە کۆکەرەوە بە پارەی خۆت کۆی کەرەوە هی خۆت و دایکشت ئەنێرم بۆ ئەمرە زۆر گرنگ بووە بۆیە گەشتن بە تاسک گەشتن بە گۆڵ گەشتن بە هەدەف گرنگە پێغەمبەری دووردی خوای لەسەر بێ ئەمەی بۆ دانەنا گۆڵی بۆ مرۆڤەکە دروستەکە بە گەنجەکەی و چی تاجی کیسراکەیتە سەرت بە گەنجەکەی تریەوە چی گەنج 4 کۆڵان و نیوی بەدەستەوە نەبوو گیرفانی فەتەڕۆیە کردوە کۆڵێ ئەیوە چی زەمانە بێ کە بێ لە مەشریق بۆ مەغریب بەدەست مسلمانانەوە تاسکی بۆ دانە ئامانجیت بۆ دانە گۆڵی بۆ دانە هەپینسی بۆ دروستەکرد و نیعمەتێکی زۆر گەورە بوو دوو سێلف کێر ئەکتیڤیتی یعنی گرنگیدان بە خۆت ئەمە چییە هەموو دقەیەک تاولوستەکەیت و بۆ تۆکس و فیلێرەکەی ئەمە چییە هینمان داناوە ساڵۆنمان داناوە نا زۆر گرنگە ئافرم بۆ ئەو خوشکەی زوو بۆ نمونە تەرتیبات و شتی خۆی کات دەمادام ماڵی خۆێتی ئافرین بۆ ئەو پیاوە بە ڕێزەی بە بێعەتر ناچێتە دەرەوە جلی ئاخر مۆدێلە براژنیش نابێت دڵی لێ پیسکای چییە وەزع شڕە هەموو ڕۆژێ خۆتە گۆڕی نا تۆ دەبێت نیعمەتە هەپینسە پیاوی وایە چێژ وەرەگرێت لە جلی جوان و لە تەرتیبات تو خوا سەر و دڵی ئەو دوو ئەو جۆرە پیاوە مەگرە کاکتۆر هیچ نەورۆزێکی نییە جلی کوردی دووبارە کاتەوە هەپینسە دەستی خۆش بێ چێژ لە کلاش وەرەگرێ چێژ لە جلوبەرگێک وەرەگرێ چێژ لە ئەکتیڤیتیەک وەرەگرێ چێژ لە شاخڕەوی و پیاسەیە گەڕانێت چوونە دەرەوەیەک بۆیە ئەکتیڤیتی دۆپامین دەرەدات سێ ئیتین فود خواردن پێکەوە خواردن های یعنی ئەوەی کە برایەک ئەڵێ من بۆ بڕۆمەوە بۆ ماڵەوە بای 4000 بنزین سەرفەکەم بۆش لەو برنجێک نەخۆم بە دوونی و غەڵەتە کورە ئەژدادەکەشی غەڵەتە تەبان غەڵەتە نان خواردن لەگەڵ ژن و ماڵ و مناڵ هەتا مەجای تێدا بێ با تەماتەیەکی سوورۆکراو بێ سەدقاتی خواردنی دەرەوە ئەهێنێ بۆیە دۆپامین دەرەدا ئافرەتەکان هەستی پێکەن وایە نە ئەڵێ چی تااقەتم نەبوونی مەڕۆ چێژ لێنم تااقەتم نەبوو هەسەر منجەڵەکە شەڵتم بەڵێ ڕاستەکە باعکسیشەوە بۆ برایەکەڵی نیمەڕۆ چیت خواردووە وەڵات هەروە فەلافلێکم خوارد بە دەمڕێەوە بەڵێ ڕاستەکەی پیاوی مەردانە و ئافرەتی مەردانە و کۆلە شێرانە و ئەهلی دین بەڕاستی بێ نەم جۆرە بێت چێژ وەرگێ لەگەڵ خواردنێکە اینجا ئەگەر بێت و مناڵەکان هەمووی پێکەوە بن بۆیە ژن نان نەدەی بە مناڵ باوکتانە تا دێتەوە نانەکەتان تەواوکە نا با لەسەر سفرەکە بێ سفرە جەماعەکە خۆشە تەنانەت نان مەدە بە دایکیشی ئەمن جارێکیان لەگەڵ لە کێشەیەکا بووم تەبەن سوێنێ خوارد ئەوی زەڵمم لێ نەکردو ئەوی دوکتۆر ئەو خۆی دانیشتووە ساڵی شەبێ دایکم نەبینەوە لەسەر سفرەکەی خۆم ئێوە من و تۆ دایکمان بەتەمەن ئەڕۆینەوە حەزەکەین دایکشمان بخوات چێژی لێ وەرەگرین چومەز ئەم بە ملی شکاویە با وا بڵێم شۆربایەکەی داتی و دای زوو بخۆ تاکە فلان دێتەوە نازانم چی تۆ بخۆت بڕۆ بۆ ژوورەکەی خۆ نا من کە پیاوم من چێژ وەرەگرم کە دایکمە بینم دوو تیکە ئەخوا دوو شکۆچک ئەخوا
ئەمە بێ بیزانی دایە گیان ئەگە تۆ دایکی تۆ یان دایکی ئەمە باوکی تۆ یان باوکی ئەوە بۆیە بە چێژ وەرگرتنی مناڵەکە شتێ بەسیتی بدەرێ سیقە تۆرێ و جگەرە چیە بیدەرێ بەڵام چێشتە گەورەکە و نانە گەورەکە و سفرە گەورەکە و خواردنە گەورەکە بەڕاستی باش ژەمێک بێ کە هەمیشە کۆ بنەوە وا زۆر گرنگ و مویمە تەنانەت زۆر جارە مەساڵە خواردن پێکەوە دروستکردنێ شتێک پێکەوە دروستکردنێ شۆربا پێکەوە دروستکردنێ ئەوان بە نیز نووسێتی وین یعنی چۆن بڵێ مەشروب پێکەوە دروستکردنێ کاکە تۆ بیکە بە نسکافە و بە تەرتیباتێکەوە هۆکارە بۆ خۆشبەختی و ئاسوودەی سیرۆتۆنین بە چی دەرەدرێ بەڕێزان چوون بۆ ناوخۆر و پیاسەگەڕان و چوونە دەرەوە بە تایبەتی پیاوم کێشەمان ئەڵێن با بچین بۆ لادێکە وشک و بریشک بۆ کیوە بێم وشک و بریشک نازانێ چوونەوە بۆ لادێ بە تایبەتی لەگەڵ باوکما چێژی هەیە بە تایبەتی باوکم زۆر چێژی لێ وەرەگرێت چکۆ یادگاری زۆری هەیە بە تایبەتی من مناڵیم لەوێ گەورە کردووە زانم چەند چێژی هەیە بۆیە چوون بۆ خۆر و چوون بۆ لادێ و چوون بۆ شوێنە گەورەکان دۆپامین دەرەدرێت و من بۆ خۆم لە باوکی خۆم ماڵمان لە سێمانێ ماڵی باوکم بابن لە ئەستان لەو لادەیەکن لەو لای کەرکووک ئوستاد جاری وایە لەگەڵ مامەمە وەنەوشەیەکی پێ خوای گەورە لیان تێک نەدا لێرەوە ئەڕۆن بۆ شۆربا خواردنێک بۆ لادێکە و دێنەوە 150,000 داوە بە بەنزین باقلی دایکم ئەڵێت جا لێرە بۆ کفتە و شفتەیە ناخۆن چی پێویستە کابڕی بۆ لا بەس کە ئەچێ بۆ لەوێ بۆ نمونە مەسەلەن گردێکیانەیە و یادگاری مناڵیانەیە کە خۆی و برابچکۆلەکەی کەوتونە و ڕاکە و بازە هەموو دنیا دێنێ بڕوات بێ باوکم کە دێتەوە بە شەریکی ترە کە من باوکم وا بەرەو هەشتاکانەچی بۆی ئەمە بۆ بە تەمەنەکان بیبینە باوەگیان خۆت حاضر کاتچینەوە بۆ لادێکە باوە خۆت حاضر کاتچینەوە بۆ باخەکەی خۆمان باوە خۆت حاضر کە بە تابەتی کوڕەکانم گلێم لە ئێوە هەیە نە بۆ باخێک لەگەڵ دایک و باوکارۆن نە بۆ تازەیەک نە بۆ شایەک نە بۆ مناسبەیەک نە بۆ هیچ شوێنی نازانی کاکە تۆ مناڵی ڕاستە تۆ یادگاری لەگەڵ ئەو شوێنە نییە بەس بەڕاستی چێژبەختی و هەپینسێک و خۆشببختێک و ئاسوودەیەکی زۆر باش دروستەکە میدیەیتین هاندان زۆر گرنگە قورئان هەمووی هاندانە دەی تەحەداتانەکەم کێ لێەوە بەهەشتی بینیوە کێ لێەوە جەهەنەمی بینیوە برایەکەویی لەگەڵ ڕێزمە کاکتورەوەی هەر قسەوتمە تۆ تەواوی قورئان هەمووی هەر قسەیە تۆ بەهەشتت بینیوە تۆ جەهەنەمت بینیوە ئێمە هەر بە قسە بۆ نمونە پەلامارمان داوە و ئەمانێ بەهەشت بەدەست بێنین و هەر بە قسە و بە هەندێک میدیتەیشن و هاندان و تەشجیع کێچ کەوتۆتە کەڵمان بەیانی شەبەقی چلەی زستان خواخوامانە دەست نوێژ بگرین و نوێژەکەمان نەفەوتێ کەواتە گرنگە هاندان بۆ ژنەکە بۆ پیاوەکە بۆ دایکی بۆ مناڵەکان بۆ خانەوادەکەی ئەم واقعەش تێپەڕێنی من لەم ماوەیە کەیسێکم بۆ هاتووە منداڵەکە ئۆتیزمە ئەم ژنەی کردوتە پڕچنگێک خۆی و پیاوەکە و ماڵەکە یەکێڵێ خەتای ئێوەیە یەکێکەڵێ لەوا چێ لە عایلەکەتانە هەبێ یەکێکەڵێ جاد ئەویت لە چی کوشتمێتی دوکتۆرەوەی دایکی هەڵەچێ دانیشی ئایلی ئێمە لەم جۆرەی تیان نییە ملباریک یانی چی یانی ئەمە دەرد و بەڵای تۆیە ئێمە دەت پیا و خۆ دەردت گران دەبڵێت ئەمە جین و کرۆمۆسۆمی منە دەبڵێت دایە ئەمە کوڕە کوڕژ یانی من دروستم کردووە چکۆ من ئێکس وایم بەڵێ من هۆکار بوومە بۆم کوڕە دروست بێ لە جین و کرۆمۆسۆمی منەوە هاتوو ینی چی تۆ ژنت کردوتە پڕچنگێ بەعکسی شەوە جاری وایە بۆ پیاویش وایە بۆیە مدیتیشن و هاندان زۆر گرنگ و مویمە بۆ ئیش بۆ کار بۆ پیشە بۆ دەعوە بۆ بانگەواز قیچێکە لە دەرزێکە لە دەورێکە لە قورئانێکە چەند ساڵە چیت بەچی کردو چیت بەچی بکات ینی وەنەوشەت بۆ بێنێ دینداری هەروایە دینداری و ئیسلامەتی و دەعوە و بانگەواز هەروایە وەگەر جاجار شتێکی کەمیش وەکۆڵە ئیش و کار و کاسبێکی خۆشی لەگەڵا بکە بۆیە دەبێت زۆر ئاگداربی وریابی ڕەنین ڕاکردن گرنگە بین ئین نەیچەر نەناو سروشتە باخ حەدیقە شوێنێک زۆر گرنگە تایبەتی ئەمە بۆ منداڵ ئێوە هەستی پێ ناکەن ئێمە هەستی پێکەین کە ماڵمان لە شوقەیە ئەو مناڵە نییە ئەڵێ لە شوێنێکی سژنێک بەرە داوە کە ئەیبەی بۆ ماوەی نیو سعاتێ لە باخێکا دایانێ ئێستا خەریکە ماڵەکانی خۆشمان وای لە دێ مامۆستا کەمترین باخی تیا دەبێت هەمووی کراوە ژوور بە ژوور ژن سەری پرچی بڕن مطبق مساعد مطبق ژێر زەمین دار و بەردی هەیە کەچی هەمووی 2 مەتری نەیچەری نێشتۆ سروشتی نێشتۆ بۆی ئەمە خاڵێکی زۆر گرنگ و مویمە ئەگەر باخێکە حەدیقەیەکە جاجانان خواردنە چوونە دەرەوەیەکە مناڵەکانە ڕۆژ نوێژی عیشابێ بۆ مزگەوت و بۆ خۆیان ناو باخەکەی مزگەوتەکە ئەمانە هەمووی نیعمەتێکی زۆر گەورەیە ئۆکسیتۆسین یاریکردن لەگەڵ حیوانات و لەگەڵ ئاژەڵە ئۆکسیتۆسین دەرەدا پلەین وزدە بەیبی یاریکردن لەگەڵ منداڵە ئافرەتێکەڵێ پیاوەکەم سۆزی نییە ئەڵێم مناڵەکە بکە باوەشی پیاوەکەم سۆزی نییە ئەڵێم لایڤی مناڵەکەی بۆ بکەرەوە پیاوەکەم کەمتر ئێمەی بیرە ئەڵێم گڕووگاڵی مناڵەکەی بۆ بنێرە پیاوەکەم کە دێتەوە لەبەر تەلەفۆن کاروانەکە گەشت زەرەرە فڵانە لە مەرزەکە ئەڵێم مناڵەکە بکە باوەشی منداڵەکە بکە سەرشانی منداڵەکە بۆ لە تەنیشتەوە ئەم وڵێ وەڵام من بەعکسە وتمە با عاجز نەبێ نەوەک سەر و دڵم بگرێ مناڵەکە نایڵمە بچێتەوە ژوورەی باوکیان نابێت
ئەو ئۆکسیتۆسین دەرنادات هۆرمۆنێکە بۆ سەعادەت ئەمە بۆ دایکی ژوایە بۆ ئافرەتەکان بیکە سەر شانت بیکە سەر قۆڵت تەرتیبات و مەزبوطە بەتابەتی ئەگەر ئافرەتێک مناڵەکەی لە دایانگە و لە باخچە بێت زۆر لات ئەتیادی بێت ئەگەر خەمۆک و بێتاقەت بی بۆیە سەعاتێ دووسە من بخۆم دایانگەم هەیە زۆر جار بە دایکەکانە ئەڵێم کاکە کە دەوامت نییە سەعات 12 بۆ یەک وەرە مناڵەکەم لێ وەرگرە تۆزە یاری لەگەڵا کاگەرە شتەوێ لە دایانگە بێ واللهی وا هەیە ماوە ساڵی پارەی بۆ هین داوە مەسەن سەعات تا پاری سەعات 3 نەداوە 3-5 دقەکەم دێ خۆ تاکیدیشم لە 12 هیچی نییە و چێشتیش پێگەشتووە خەڵکمان چەند پێویستدانە هەتا پێم وتم لەبەر من نا بەس بۆ خۆت کە تۆ لە 12 یەک دەوامت تەواو بووە بۆ نای مناڵەکە بەری تۆ 2 سەعاتە چێژ وەرگێت خۆشی وەرگری و خۆشت خۆشببختی وەرگری نەوەڵا کاک تۆ تاخۆ من تا پاری سەعات 3 داوە چی پێویستەکات زوو بی بەمەوە بۆ ئێمە بەڕاستی هەڵەیەکی گەورەیەوە کە هەک ناوێرم ئەمە شەرعیشە باز بۆتان باسکەم باوش پیاکردن و تەوقەکردن ئەوە کتێبە منهەجە دینەکانیش هەمان شتی وتو ئەوە ئینگلیزیێک وا دەڵێ باوش پیاکردن بۆ ژن و پیا و بۆ منداڵەکانت بۆ حەڵاڵی خۆت قۆڵگرتن و دەستگرتن جا بە تایبەتیم کێشەمانێ بۆ دەستم ناگری ژنوات پێڵێ کاگە لەو بازاڕە چی دەست بگرم لە ماڵ قەینا لە حەدیقە قەینا لە باخی خۆت قەینا بەڵام بۆ منداڵەکانیش خۆش بۆ منداڵەکان بۆ ماڵی خۆشت زۆر خۆش بۆیە زۆر گرنگە و ئەمە بۆ خۆی هۆرمۆنی سەعادەت دەرەدات تکالێ دەکەم کوڕەکان ئەوەی کە گەورەی دەست خوشکێک تەکە گەورەیە برایەک تەکە گەورەیە خوشتێک تەکە بۆ نمونە مەسەرن شووی کردو چۆتە ماڵ و حاڵی خۆی ڕۆژی ئەچیت و باوش پیاکردن و ئەم لەولا ماچکردن و ناو چاوان ماچکردن نیعمەتێکی زۆر گەورەیە کە لە کتێبەکانە نووسراوە ئیندۆرفین هەر ئەڵەی فول بۆ دین دانراوە کۆتایی پێنم ئاگاتان لێبێ 100% ئەگەر هەمووی حەدیث و فەرمودەی لەسەر نەبوو ئاەتی لەسەر نەبوو حەقتانە قسە بکەن یەک ئەڵێ لەفین ئیندۆرفین دەرەدا لەفین یانی چی پێکەنین و زەردەخەنە قاقانە لەفین هەر ئینگلیزیش قاقای جیاوازە و لەفین ینی بزە و زەردەخەنە ئەوانە دووەم ئەکسەرسایزین وەرزشکردن و جوڵە و حرەکە ئیندۆرفین دەرەدا بۆیە کوڕەکان جارجار ئیش بکە بە قسەم کە هەر لەسەر مواڵەوە مەبە هەر بەسەر مۆبایل مەبە ئەوەی باوکت ئەڵێ چی کوڕم قەیت چێکە ڕۆژی 2 سەعات بیتە سەر دوکانەکە خۆ دنیا کاون نابێت بڕوات بێ بۆ توێتی بەسەوە تا باوکت بە زمانی ئیش پێتەڵە من بە زمانی هەپینس پێتەڵم بەڵێ بۆ تۆیە گرنگە ئێمە ئەکسەرسایز باشترین شتمان 5 نوێژەکەیە باشترین ئەکسەرسایزە ئەتوانم بڵێم نیعمەتێکی زۆر گەورەیە دوای دارک چوکلێت خواردن و جۆری خواردنەکان زۆر گرنگ و مهمە و تەنانەت جۆرێ لە خواردنەکان جۆرێ لە ڕۆنەکان جۆرێ لە زەیتەکان جازەیتی زەیتونە و هەرێکێک لەوانەیە ئەمانەش هەمووی کاریگەری هەیە زۆر باش و چاک و مەزبوطە کۆتایی پێنم بە دوای کلیلی هەپینس و خۆشببختی خۆتانە بگەڕن تکایە ئاگادار بن هەر یەکەی بۆ خۆی کلیلێکی خۆشببختی خۆی هەیە هەر یەکەی بۆ خۆی کلیلێکی ئاسوودەی خۆی هەیە تکایە ئاگادار بن وریابن ئەمانە چکە فریان ناکەون ئاگادار بن وریابن ئاگار لە ساغیت بێت ئاگار لە تەندروستی بێت ئاگار لە دەروون بێت ئاگار لە مێشک بێت ئاگار لە ڕووی دارایی بێت بەڵێ هەموو ئەمانە هەپینس زیادەکات یان کەمەکە بە پارەی زۆر بە پارەی کەم بە لەش ساغی زۆر بە لەش ساغی کەم سەرەکەم پیاوەکەڵە چی ئایبم نییە لەشتم ساغا ئەم پیر بووە چی پێویستەکات ئاخر ئەمیش بە مناڵ خستنەوە بۆ تۆ نەخۆشکەوت ئەمە من خۆم ئەشیعام بۆ گرتووە ئینزلاق و سەوفانی هەیە کچ نازدارمان دا پێت دڵت نهات سەیریکەی 4 مناڵی بووە 4شی لەبار چووە ئەمە 8 تەبەن بۆ نمونە ئێستاکێت پەکی کەوتووە باکسیشەوە بۆ پیاویش کاگەڵی پیر بووە فلان بۆ ئەمیش لەبەر ئیش و لەبەر کار و لەبەر ڕاوەدینار و لەبەر کاسبی و لەبەر مەشغەڵەت و لەبەر هەموو شتێک بۆیە هەمیشە گرنگی بە هەموو شتەکان بدرێت باشتر و چاکتر و مەزبووترە و خواحافیزی دەکەم بەم پەیامە هەپینسی هەموو مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر جیاواز شەرت نییە خۆشببختی یەکێک بۆ یەکێک تۆ بشێ ئەشێت نەفەرێک لە شوقەیە خۆشببخت بێ ئەشێک نەفەرێک لە خانوو ئەشێک نەفەرێک لە لادێ دەشێت نەفەرێک سیارەی هەبێ خۆشببخت بێ دەشێت نەفەرێکی تر سیارەیان نەبێت ئێستا باشتر و چاکترە بۆ ژنەکە و بۆ پیاوەکە و بۆ مناڵەکان و بۆ خانەوادەکە بەڕێزێک ئەشێ بە مەعاشەوە خۆشببخت بێت من نەفەری ترە ناسم بەعکسەوە کەوەتی مەعاشیان نییە خۆشببخت و ئاسوودەن و پارەشیان زۆر زیادە چکە پیاوەکە خۆی فەسڵ کرد لە شوێنێ بوازی هێنا خۆی فەسڵ کرد هەموو عایلە گاڵتەیان باقلیا دەیان 600,000 بوازی هێنا ئێستا ناڵێم 600,000 دەسەکەوێت بەس بەلایانی کەمەوە مانگی 600,000 دەسەکەوێت بۆیە هەمیشە دەبێت بە دوای گێچ و بە دوای قیاسی خۆتا بگەڕێ پێم وایە پێوەری دین و پێوەری ژین و پێوەری قیامەت و پێوەری فەرمودەکان و ئیسلامەتی و دینداری پێوەرێکی زۆر باشە بۆ ئەوەی کە جارجار هەڵسەنگاندنێک بکەین بۆ خۆمان بۆ خێزانمان بۆ خانەوادەمان بۆی خۆشببخت و ئاسوودە بین سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سەرکەوتوو سەرفراز بن هەمیشە لە لوتکە و لە خۆشییا بن هەمیشە دوور بن لە دەرد و بەڵاو ئینشەڵا خوازاتان باتۆ سەربەرز بن ئینشەڵا